بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. عزیزان، سلام رحمة و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت. ئەوە گەشتینە 20 ڕەمەزان، بەرەو کۆتاییەکان و هەڵکشان بەشەوە مبارەکەکانی قەدرە سەرەکەوین ئینشاء الله. ئێمە لە بەرنامەی گوڵستان لە کەناڵی ئاسمانی پەیام سەلام و ڕەحمەت بارانی ئێوەی ئازیز و خۆشەویست دەکەین. خۆی گەورە بەرەکەت بخاتە ماڵ و حاڵ و ژیانتان و ئەمن و ئاسایشی ماڵ و ژیان و مناڵتان پارێزراوکە ئینشاء الله. لەم ڕۆژە مبارەکانەیە ئێمە دوعاخوازین کە خۆی گەورە هەموو بەڵاو مصیبەتێ لە وڵاتەمان و لە وڵاتانی ئیسلامی و بەتایبەتی لە خەڵکی غەزەی بریندار و شەهید ئینشاء الله بیان پارێزێ لە شەڕی دوژمنان و شەڕی کافران و وەڕزگاریان بکا لە دەست و چنگی بێڕەحمان. اللهم ئامین. لەگەڵ برای ئازیز و خۆشەویستم کاکدانا و لەگەڵم ستافە ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام بەرنامەکانی ئەمڕۆتان پێشکەشەکەین. کاکدانا گیان بەخێر سڵای خوا لەبێت. تەندروستی. وەڵای وەکو یەکوینەوە بزانم ئەوە چی و هەردووکمان لێک تەوقیتە لێک کاتە دوورکەوتینەوە دیتر هەر ئەم پەتای شەڵا خێری تایە ئینشاء الله. سڵای خواتان لەبێت ئازیزان و خۆشەویستان. خۆشحاڵین خۆی پەروەردگار دووبارە دەرفەتی پێبەخشینەوە، تەمەنی پێبەخشینەوە کە بینەوە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست ماوەیەکی باش دابڕاین بەهۆی نەخۆشیەوە. خۆی پەروەردگار بیکاتە کەفارەتی گوناحەکانمان ئینشاء الله. مامۆساژ هەر بە هەمان شێوە نەخۆشکەوت ئەو تۆزێک زووتر ورەیایەوە بەرخۆی و هاتەوە خزمەت. بەڵام من ئەمڕۆ هاتمەوە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست. خۆشحاڵ بووم زۆر، هەرچەنە هەر لە ماڵەوەش بە دیار شاشەکەەوە دڵمان هەر لای گوڵستان و بینەران بوو و من زۆر قەرزاری بینەرەکانم بەڕاستی مامۆستا تەلەفۆنێکی زۆر نامەیەکی زۆر بۆ هەواڵ پرسی دەست و چاویان خۆش بێ. خۆی پەروەردگار اللهم ئامین. خۆی پەروەردگار نەخۆشی هەموو لایەک شیفا بدا، ئەوانەیشی کە ساغن خۆی پەروەردگار تووشی نەخۆشیان نەکات و ئەم دەشەوەی ماوە ئینشاء الله بتوانن بە باشترین شێواز پەرستش و عیبادەتەکانیان بەڕێ بکەن. مامۆستا ئەمڕۆ 20 مانگ 20 ڕەمەزان جگەلەوەی کە وەک جەنابەت فەرموود ئێمە لە بەردەم شەوانی پیرۆزی قەدرداین، لە بەردەم ڕووداوێکی گەورەی مێژوویی ئاینی پیرۆزی ئیسلامیش داین کە لە ساڵی هەشتی کۆچی لە 20 ڕەمەزاندا فەتحی شاری مەککەی پیرۆز ئەنجام درا. ئەم فەتحەش بێگومان دوای ئەوە بوو کە پەیماننامەی حودەیبیە لە نێوان پێغەمبەر صلی الله علیه وسلم موسڵمانەکان و لە نێوان قوڕەیشە بێگومان بەسترا. بەڵام دوجار قوڕەیش پابند نەبوون بە بەڵێنەکان و بە خاڵەکانی ڕێکەوتنەکەوە، بۆیە فەتحی مەککەی بەدوایە هات و فەتحی مەککە لە 20 ڕەمەزانی ساڵی هەشتی کۆچی بەبێ ئەوەی شمشێر لە کێلان بێتە دەرەوە و هیچ ڕوبەڕوو بوونەوەیەک ڕووبدا سوپای مسلمانان بە ئاشتی و بەبێ ئەوەی کە قوڕیش بتوانن ڕوبەڕوویان ببنەوە بە سەحابەیەکی زۆرەوە لە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم چوونە شاری مەککە و شاری مەککە فەتح کرا و ئەو بتانەی کە لە نێو کەعبەدا بوون هەمویان ڕوخێنران. مامۆستا پێغەمبەر صلی الله علیه وسلم هەتاوەکو فەتحی مەککە کە 20 دانە ساڵەکە تقریبا لە دوای داوە بانگەوە 13 ساڵ لە مەککەیە بۆ، بەڵام دەستی بۆ بتەکان نەبرد. پاکردنەوەی بتەکان لە ناو کەعبەیە ئامانج نەبوو ئەگەر لە مێشک و فکریانە پاک نەبێتەوە. لەبەرەوە وەختێکە خەڵکی مەککە بەتەواوی دڵنیا بوون کەم بتانە هیچیان بۆ ناکا و ئەم دینەی کە ئەوان لە سەری بووندنی دینێکی باتڵ بووە، لەبەرەوە خۆشیان ئەگەر پێغەمبەر صلی الله علیه وسلم لای نەبردایە، بەڵام بۆ بەدەستی بیلال و بەدەستی سوهەیب و بەدەستی ئەوان لا ئەبرێ بۆی بزانن کە ئەو کەسانی ئێوە بە لاواز و زەعیف و بچووکتان سەیرەکردن و بەندانەی کە بە بەندە سیرتانەکردن ئەمانە بەندەی خوان، بەندەی خواکانی ئێوە لە ناوە بات و هیچ دەسەڵاتێکیان نییە بەسەریانە. لەبەرەوە فەتحی مەککە ئیحاءاتی زۆر جوانی تایە، ڕەمزی زۆر جوانی تایە، شتی زۆر جوانی تایە. بەڕاستی کە دەرسی بێگومان. ئەمڕۆ بەرنامەی گوڵستان دەست پێیەکەین پشت بەخۆی گەورە. ئەم نزیک بە دوو کاتژمێرەی کە لەگەڵتان نەبین تا کاتی نزیک لە بەربانگ سەرەتا لە چێشتخانەی گوڵستانەوە دەست پێکەین لای شێف دیار
كاك شيف ديار سڵاوی خوارد لەبێ حاڵ و ئەحواڵت سپاس بژیت چەند ڕۆژێکە دیارنی مەوەسا گۆڕانکاری زۆر هاتووە بەسەر مێزەکە یا قەرە باڵختر بووە بابەتی دیکە هاتوۆتە سەر مێزەکە وایە بەهاراتانەی کیانە بەهاراتی ئامینە کۆمەڵە بابەتی کە ئەبینم ڕۆژانی تر نەبوون لەسەر ڕاستە لە 11 پێگاتووە بەهاراتی ئامینە بەهاراتێکی تاڕە بەڵێ تۆ چۆنی حاڵە حاڵە وەڵڵا باشم دارە بنەکەم بەخوازم هەوڵشمان نەپرسیتی ئێمە نیسم نەوتوە تۆ خۆت کەس وەڵای زۆر سێچم بۆ گرێسانم کرد نەمدۆزیتەوە وەڵایتر هاتمە ژوورەوەتی زۆر بەناوکە گەڕام لە فەیسبوک نەمدۆزی دۆتم بۆ تۆی دۆزیەوە باشە هێستا منی دۆزیەوەتەوە بەخوانەی دۆزمەر حیامەچ بگا برێبانی ببینمەوە کەچی ئەڵم بۆچی ئەڵە وشتم هەواڵەکە پرسم قەی ناخۆماتمەوە مەمنونم چی حازر کردو شێف دیار وەڵام ڕۆ برجێکی پاقلە بە شویتمان هەیە لەگەڵ گۆشتێکی قەلیە ئەتە بە دەستوری شەقڵاوە دروستیەکە ئینشاءڵڵا باڵا سڵاومان بۆ شەقڵاوە سڵاو شەقڵاوە ئەی ئەمڕۆ زەڵاتە شتە نییە وەڵام ئەنێ میوەی ڕازانەوەمان هەیە وشی تر انشاءڵڵا شتێکی جوان دروستەکە لە درێژەی بەرنامەکە دینەوەلات انشاءڵڵا سامڕۆ جگەل پێشووی بچمە سەرۆی تەوەرەکان بناسێنم چیت حازر کردو چ بابەت حەزەکەم جناب تەوەرەکان بناسێنین انشاءڵڵا ئەو کورتێک زۆر باسەکەین انشاءڵڵا خۆشەویستان بێگومان ئێمە بەرنامەکە لە سێ تەوەری سەرەکی پێگاتووە تەوەرەی یەکەم بابەتێکی ئاینیە لە خزمەت مامۆسایەکی ئاینی یا بانخوازێکدا دەبین ئەمڕۆ باس لەو پند و ئامۆژگاری وانانە دەکەین کە لە فەتحی مەککەدا هاتوونەتە ئاراوە بۆ ئێمەی مسلمان بێگومان هەگبەی فەتحی مەککە کۆمەڵێک بابەتی گەوری لە خۆ گرتووە ئێمە ئەمڕۆ بە میوانداری مامۆسایەکی ئاینی باس لە پند و ئامۆژگاری و گەورەی فەتحی مەککە دەکەین بێگومان لە تەوەری دووهەمماندا لە ڕەمەزان و پیشە و ئەو کەسانی کە ئەزمونێکیان هەیە لە کارێکدا و چەند ساڵێک ئەو کارە ئەکەن و لە تەواوی وەرزەکانی ساڵە لە بەهار سستان هاوین پاییز مانگی ڕەمەزان هاتووە بە ڕۆژوو بوون ئەمڕۆ لە خزمەت وەستایەک دەبین کە لە شاری سلێمانی لە بواری شیرینیدا کاری کردو لە یازال کارەکات ئەمەش تەوەری دووەمانە بێت لە تەوەری کۆتایی و سێهەمماندا لە تەوەرە تەندروستیەکان بێگومان کە ڕۆژی لەسەر بابەتێک ئەوەستین بێگومان بەناشکرینە مامۆستا لە سەرەتای ڕەمەزان چەند ڕۆژێک ڕۆشت و بیستمان لە هەولێر کەسێک ماڵە خەزورانی خۆی قەتڵ و عام کرد ئەم ڕووداوە زۆر ناخەژێن بوو بەداخەوە دوێنێ شەویش دووبارە لە شارە زۆر لە سەی سادق بەڵێ لە گوندی گرێزەی نزیک سەی سادق دیسانەوە کوڕێک قەتڵ و عامی خێزانەکەی خۆی کردو بەداخەوە بەخۆیەوە 6 کەسی لە ماڵەکەی خۆیانە کوشتووە ئێمە ئەمڕۆ باز لە هۆکارەکانی یا با بڵین هۆکارە دەرونی و کۆمەڵایەتەکانی پشت ڕووداوەکانی کوشتنەکەین کە پزیشکێکی پسپۆڕی نەخۆشیە دەرونیەکانمان هێناوە کە بەڕاستی کەسێک دەرونی ساغ بێ و سەلامەت بێ ئیشیوان ناکە باوک دایکی خۆی کوڕ بڵین دایکی خۆی باوکی خۆی خوشی خۆی برای خۆی و دوجار تەنانەت خۆشی لە ناوبەرێت ئەمە ئەگەر ئاوا لە ظاهری شاد تەندروست دەرکەوێت بێکومان نەخۆشە دەرونیەکان زۆر زۆرن بێگومان وێ لەسەرم بابەتە بە وردیش قساکەین کۆتایی پرۆگرامەکەش قوفڵی لێدەین بە دوعاکانی مامۆسای خۆشەویستمان مامۆستا شێخ فاتح ئەو کاتەش هەمومان بەدڵ دوعاکەین ئێستا با بچینە خزمەت ئەو بابەتی مامۆستا حازری کردووە سواسان دەکەم دەست خۆش بێ کاکدانەکەیان طبعاً ئەمڕۆ بە خزمەت گرتە ڤیددیویەکی کورتی مامۆسای خۆشەویست جنابی مامۆستا هادی ئەحمەدی مامۆسای ناسراوی ڕۆژهەڵاتی کوردستان گەیشتم نمونەیەکی زۆر جوان باسەکە کە ئەمەوێ بیکەم بە دەستپێکی باسەکەی ئەمڕۆم ئەفەرمێت شێخ معروفی کەرخی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت زۆر زۆر وابەستەی زیکر بوو چونکە دۆستانی خوا ناتوان بێ زیکر بژین چۆن ماسیەک ئەم تەشبیهەش ڕەنگە هەر بچووک بێت کە ماسی لە ئاو دەربێنی ناشکێت بەس دۆستانی خوا وەلیەکانی خوا لەوە زۆر قوڵتر لەگەڵ زیکر ئاژین لەبەرەوە ئەفەرمێت وەلا حەلاقی سەرۆڕیشی یا دەراکێک سەرۆڕیشی بۆ چاک بکات لەو کاتە هەر بەدەم زیکریە کردوتی قوربان تۆزە دەمە بۆ سێبە سمێڵێ بۆ چاک بکەم چکە تۆ زیکرەکەی وتی وەڵاهی جا تۆ لە ئیشی خۆ نەوەسی من لە ئیشی خۆم چۆن نەوەسم تۆ لە ئیشی دنیات ناوەسی من لە ئیشی قیامەتی خۆم چۆن بۆسم ناتوانم بۆسم جا ئالێرەوە چینە سەر ئەو باسە کە زیکر بەڕاستی ئەگەر ئینسان
چێژی لێ ببینێت بگاتە چێژ ببینین لە زیکر ئەو کاتە وابەستە یەک بۆ زیکر دروسە بێت هەستەکەی ناتوانانی وازی لێبێنی بۆ نمونە کەسێک ڕۆژانە 1000 جار ئەستەغفیر اللهکە ئەم ئەستەغفیر اللهە فرمودی پێغەمبەر صلی الله عليه وسلم آيات قرآنك فقلت استغفروا ربكم إنه كان غفارا يرسل السماء عليكم مدرارا ويمددكم بأموال وبنين ويجعل لكم جنات ويجعل لكم أنهارا ما لكم لا ترجون لله وقارا. يعني دنيا شتي دسخة هر تولوش تاني كلا دنيا بيست بيش قال أجر قيامتك أي اطمئناني ضل بناضي أو ضل مزرابية أو هي من يكبود دروس بيه يشكل زانا غربية كان كمختصة لابواري سعادة بختورية للشخص كان نظريكي إعلان كرك الزور توثيق كرا لنيوان علمي كان وخلق زور قناعتي بها بوك نظرك دورو دريجة باس لوكا كشوار خالي جرنج لهرميكا كباسيكا لم هرميات ولا السرتايا بلين مالكي باشا هبت خوينيكي باشا هبت خيزانو دورو بشتيكي بقوتو توكمت هبت إنجا للروي درونية وتوكمة بيت پارەت هەبێ ئەوە ئەبیتە کەسێک کە زۆر دڵی خۆشە. دوای 20 ساڵ تا 30 ساڵ دوای ئەوە کۆمەڵێک دەوڵەمەند هەموو ئەمانیان هەبوو. یەکێکیان هات بۆ لای وتی وەڵاهی ئەم نەزەری تۆ ئەسڵ ئاساسی نییە. وتی چۆن؟ وتی ئەوە من هەموویم هەیە هەمووشم جێبەجێ کردووە. بەڵام هیچ بەختەوەر نیم زۆر نابەختەوەرم. وتی آخر تۆ شازی ڕەنگە توانەبی وتی من 20 کەو بۆێنم کە هێنایی دوای سێرەکان نەزەرەکەی ڕاستەکات فەشەلێنێت. دوای گەیشتە ئەو قەناعەتی وتی ئەوەی خاڵی جەوهەریە لبختوري إنسانا بريتي لسعادة الروحي. وما سعادة الروحي إلا بدين نبيت والذين شاء إلا الإسلام نبيتو دستناكوي لناو إسلامي شاتو بروالة بيني سعادة دستناكوي. يعني زور جار حتى جيب جيكني سنة كاني في الرسول صلى الله عليه وسلم بس تول الروالتها سنة جيب جيبكيت ناوروشي نبيت تيكلاو نبي لقلي تيكل نبي لقلي استفادي لناكي حتى أم روالد بيني أجر بشجيري شي معنوي لا يعني شي الروحي قولي نبيت دزجيري شي بقوة نبيت ناتواني بردوان باللم مثلا الروالط يعني إشاء لبروا ذكر يكك لو خالص زور جرنجانا بويا أهلي خوا أهلي ضل زۆر تأکیدیان لە مەسائلی زیکر کردوتەوە پەیوەندی لەگەڵ خوایە بۆ چونکە لەبەرەوەی لە ڕێگەی زیکرەوە هەموو شتەکانە پێوەشێ هەتا ئەو دۆستانی خوا کە خۆشەویستی خوا بوون بەڕاستی گەنجێتە حاڵەتێک غەیری خوا هیچیان نەبینیوە کاکدانا لەبەرەوە زیکر بەڕاستی ئەو شتە گرنگەیە کە ئێمە زۆر پێویستە لەگەڵ یابین و بەردەوام ڕۆژانە زیکرمان هەبێ بۆچی ئێستاباسی زیکرەکەین چونکە ئێمە بە پێشوازی لە شەوەکانی قەدرەکەین آخر شەوی قەدر ئەگەر ئێمە زیکری تیان نەکەین و قورئانیش هەر زیکرە دعاش هەر زیکرە فکریش هەر زیکرە کە تۆ تەفەکوورەکەیت و ناسینی خوا لەبەرەوە ئەم زیکرانە قوڵ بە قوڵایی ئینشاءڵڵا ئێمە خەریکی ئەم زیکرانە ببین و ڕۆژانە خۆمان ڕابین لەسەر سڵاوات لە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر زیکری استغفر الله سبحان الله لا اله الا الله الله اكبر لا حول ولا قوه الا بالله حسبنا الله ونعم الوكيل حسبي الله الذي لا اله الا هو عليه توكلت وهو رب العرش العظيم او سنتانی بەیانیان و ئێواران کە پێغەمبەر صلی جێبەجێ کردووە ئەو زیکرانی کە کردوێتی هەتا دوای هەموو نوێژەکان ئەو تا زیکریتە هەر خۆی نوێژ زیکرە حەج پڕە لە زیکر و لە تاعەت ڕۆژەکانمان پڕە لە زیکر و لە ئەزکار و لە قورئان خوێندن و لەم شتانە کەواتە واجباتەکانیش هەمووی دەورە دراوە بە زیکری خوا لەبەرەوە زیکر ئەو خاڵە زۆر جەوهەریەیە کە ڕۆژانە ئەبێ بە تەسبیحەکەت بەو جیهازەی دەستت بە پەنجەکانت بە هەر شتێکێکی گرنگ نییە مهم ئەوەیە تۆ خەریکی زیکر بیت و زیکر فەرامۆش نەکەیت ڕاستە مامۆستا لەم شەوانەی کە تایین شەوانەی پیرۆزی قەدر یەکێک لەو دوعایانەی کە هەمیشە پێغەمبەر صلی الله عليه وسلم کردوێتی و تەرکی نەکردووە دوعا باوەکەیە کە دایکی ئیمانداران بۆمان ئەجێڕێتەوە ئەویژە فەرمێ اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عني طبعا أجر بو خود بي أجر بو جماعتك يجدو عافكي فاعف عنا وبراستي بتوانين أم شوانيك بشواني قدرين زور ترين أم دعاء كنت كم بيسمان بعفو خوايا كنت إما تاوان بارين إما هلمانية كم كرتي مانية بيسمان بو خواي بردقار درجاي رحمته مغفرته لخشونا براسي وكاتوا ورده پێشوازی لە میوانی تۆ یەکەم مامۆستا زۆر باشە من بچم پێشوازی لێ بکەم لە مامۆستا محەممەد یا الله مامۆستا جان السلام عليكم. وعليكم السلام وعليكم السلام
بخير ماوەسەیەکیان بەخێر بێت باچی قوربان چۆنی یا شێخ حاڵ باشە قوربان یاخوا بەخێر بێت فەرموو کادەنەوەرێنەوە ناخێ قوربان بەڵێ ماوەسەیان فەرموو فەرموو بەخێر بێ یاخوا یاخوا سەلام مامۆستاجان بەخێر بیت باشم برای من باشی ماوەسە محەمەدیان یا ربی سەلامت خاطر بێ باشە. شێخ شکر باش ئێوە باشن خواتانی ڕێ ڕێ باش. حاڵە تەندروستی و الحمد لله بأحسن حال خۆ ناکرێت لە ماوەسایان پرسین لەگەڵ ڕەمەزانە چۆنن بۆ ناکرێ قەیچێ والله خۆ تقريبا ماوەسا هەبێت لەگەڵ ڕەمەزان فقهی صياميان چاک لەبەرە يعني بەڕاستی ئەساسام وڵەتی سیامیان لەبەرە أي والله إثر لبلا براسي ابن عباس رضا ورحمة خويلي لقولي كيا فرمي سلمان بيه شايب الرجونا أبي إثر آسان ترين قصو قفتوقو مذهبو هرسو كوتي صحابي برس كابن عباس رضا ورحمة خويلي بيه حبر الأمية يعني زاناترين كذب ولا أصحابي في غمسة زۆر ئاسانکاریش بووە یانی ئاسانکاریش بووە. فقهێکی ئاسانکار بڵێ بەس مامۆستا لە ئاەتەکەشا کە باسی مريض بەڵێ مريض مەریض بەڵە باسی فمن كان منكم سفر مريضا أو على سفر فعیدەتون من أيام أخرى بەڵام دواتریش باسی دیسانە ئەوە کە وأن تصوموا خير خەیڕون لەکم ئەگەر بە ڕۆژوش بن ئەگەر لە سەفەریش بێ یان ئەگەر نەخۆشیەکە جوانە بێ ڕێگر بێ ئەوە خێرترە بۆ ئێوە وانە دیارە پەروەردگاری میهرەبان خۆی ڕوخسەتێکی داوە ڕاستە لە پێشا فەرمێ ئەگەر بە ڕۆژوو بوون ئەگەر لە سەفەرا بوون بیشکێنن بەڵێ ڕۆژانەی کە بیگرنە جایەکە لە حکمەتەکانەوەیە کە پەروەردگاری میهرەبان ئەو 11 دانەماڵی داناوە 11 ماڵ لە دوای ڕەمەزان کەواتە 11 سێی چەناکە بەڵێ هەر ڕۆژ هەرمانە 3 ڕۆژ بە ڕۆژوو بێ وایە 33 ڕۆژیشەکە لەبەرەوە مۆڵەتی زۆری داوە کاتمان زۆر پێ ئەبەخشێ بۆ ئەوەی کە بتوانین لە دواییە قەرەبووی ئەو ڕۆژانە بکەینەوە جا دیارە ئەگەر عەمدەن بێ خەتەرە ڕاستە ئەگەر ڕوخسەت بێ ئەگەر عوزر بێ عوزرێکی شەرعی بێ خۆی گەورە پێی خۆشە لە فەرمودەی سەحیحە هاتووە کە پێغەمبەرمانە فەرمێ صلی الله عليه وسلم خۆی گەورە بە ڕوخسەتەکان کە داوێتی بە عەبد و بەندەکانی پێی خۆشە کەواتە تۆ ئەو ڕوخسەتانە و ئەو فەرمایشتانەی خوا بەجێبێنین زۆر جوانە کەواتە لە هەل لە بابی ڕۆژوەکەشا فەرمی یورید الله بكم اليسر ولا يريد بكم العسر ڕاستە کەواتە دینەکەمان ئاینەکەمان لە بابی ڕۆژوە لە بابی نوێژە لە بابی سەفەرە لە بابی هەموو شتەکانە ئاسانکاریەکی جوانی کردووە بۆمان باش مامۆستا هەچەنە تەورەکەی ئێمە ئەوە نییە بەڵام دایمە من و کاکشە خوار ڕێکەوتوین ینی زۆر بە جددیات لەگەڵ ئەو تەورە مامەڵە نەکەین هێندەی ئەوەی کە قسە و باسە گرنگەکانی لەگەڵ یا باس بکەین یعنی زۆر جار ئێمە ئەبینین کەسە گەورەکانی خۆمان باوکە دایکە پورە خاڵە مامە تۆزە بە تەمەنا چوون گرفتی تەمەنیان هەیە گرفتی تەندروستیان هەیە پزیشک پێوتون بە ڕۆژومە بن مامۆسایەکی بە ڕێزی وکو تۆ فەرمیتی بە ڕۆژومە بن بەڵام هەر ئینکاریەکە هەر بەڕاست ئەم ڕوخسەت وەرگرتنانە باشترە یان ئەوەی کە ئینسان عەزیمەت هەڵبژێرێ و بەرەنگاری لەگەڵ نەخۆشیەکەی و تەمەنەکەی بکە هەر بە ڕۆژوو بێ پێشەوەی بێم بۆ ئێرە لەگەڵ حاجێکی بە تەمەنا ئەو قسانەمانەکرد وتم پەروەردگار بۆ گەورەی و عەزەمەتەی خۆی دیارە لە حەدیثی قودسیا فەرمێکی الصوم لي وأنا أجزي به ڕۆژوو بۆ منە خوا فەرمێ لە حەچی عیباداتە ئەوانەی کە خوای گەورە دایناوە فەرزی کردو بە سەلمانە ڕۆژی جیا کردوتەوە لە هەمان کاتشا فەرمێ چی وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين ئەوەی يعني طاقەتی نەبوو توانای نەبوو حەجکردن من استطاع إليه سبيلا هەموو شتەکانی وا داناوە کاتێک کە من زۆر جار ئێمە لە بەرنامەکانی کەشمانە بەرنامە ئاینیەکانمانە زۆر جار بە براو خوشکانی بە ڕێزمانەڵێن بە تەمەنەکانمانەڵێن بەوانەی شەکریان هەیە بەوانەی نەخۆشییان برای من بە ڕۆژومە بەخوایگیان ئیجازیدا مامۆسایەکی بە ڕێزی گێڕێتەوە فەرمی ئێمە فەقێمن لە خزمە مامۆساکە ڕۆشن بۆ لای مامۆسایەک دیارە لە ڕۆژهەڵاتی کوردستانی خۆمان ئەڵێ کە ڕۆشن کە سێرمان کرد مانگی ڕەمەزان بوو ئەویش لە نوێژی نۆڕاچوین سەردانمان کە سفرەی ڕاخست بوو ئەخرەمە زۆر مێ جا قسەی پێشترتان لە بیر نەچێکە وتان مامۆساکان خۆیان شتەزانەوە منیش باسیەوەم کرد جا بۆیە فەرمی ئێمە وتمە عینێکمان کە ئەوە چییە مامۆسا بە ڕۆژوو نیە سفرەی ڕاخستوتی بابە هەتا توانام هەبوو بە ڕۆژوو بووم ئێستش خوا فەرمی وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين وڵی ناتوانم جا زۆر جاری وایە ئەو دکتۆرە بە ڕێزانەی کە هەن
کە بە نەخۆشێکمان بە پیاوێکی بە تەمەنمان بە خوشکێکمان بە دایکێکمان بە نێنکێکمان ئەڵێن تکان لێ ئەەکەین بە گویان بکەن واللهی ئەوە خێرترە چونکە کە تۆ بووی بە ئەرز ئەزیەت و ناڕەحەتی بۆ کوڕەکەی بۆ بووکەکەی بۆ کچەکەی بۆ خزمەکەی هاڕاکە بیگەێنە خەستخانەی شار و هابیگەێنە خەستخانەی بەخشین و هاڕاکە و ها بێ و بڕۆ فەقیرەکی هیلاکیەکە و ناڕەحەتیەکە ئابینە کوڕەکەی جا لەبەرەوە بە ڕۆژوو نەبێ باشترە هیچ گونابار نابێ خوای گەورە بە گەورەی و عەزەمەتی خۆی لە چەند ئاەتێکی کەمدا بە سێ ئاەت باسی ئەحکامی ڕۆژومان بۆەکە لە سوورەتی ئەلبەقەرە لە ئاەتی 183 هەتا 85 ئەمجا دوعاکە و وإذا سألك عبادي عني وأمجا لدعاء وأحل لكم ليلة الصيام الرفث چونکە ئێمە ئەوشمان لەبیر نەچێ کە لە پێش فەرزبوونی لە کاتی فەرزبوونی ڕۆژوە لەسەر مسلمانان ئیتر بە خەوتنایە یعنی هەتاوەکو خەویان لە یەکەو بۆیان هەبوو خواردن و خواردنەوە بخۆن حتا چوونە لای خێزان و ئەمانشیان لێ قەدەغە کرا بۆی خوای گەورە ئەوەشی لەسەر لا بدن فەرمی فەلئانە باشیڕوهن کەواتانە حکومەکانی ڕۆژوو من تکا ئەەکەم و لە خزمەت مامۆستا بەڕێزەکانە کە هەمومان ئەوەندەمان باس کردووە بەڵام ڕووی کەیتیە ئەویش ئەوەیە کە ئەم مامە حاجیەمان یا ئەم پۆرە حاجیەمان حەز ئەکانیە هەر ئەو عزیمەتەی هەبێ ئەو دین و ئیمانەی ئەو ڕێز و حرمەتەیمانگی ڕەمەزان بەڕاستیەکەی سێ من لە بازار بووم یعنی بەداخەوە چەندەها گەنجمە بینی بە ئاشکرا جگەرە نەخوات یعنی ئەوەی کە ڕێز و حرمەتی مانگی ڕەمەزان نەگرێ زۆر خەتەرە ڕاستە یعنی ئەمە مشکلە ئەو گەنجە عوزرێکی هەبێ بە ڕۆژوو نیە عوزرێکی شەرعیە تەندروستی بەڵام مشکلەکە لەوەی بێ بە ئاشکرا نان بخۆی جگەرە بخۆی یا با بڵین ئافرەتێکە بە ڕۆژوو نەبێ عوزرێکی شەرعی هەبێ بەڵام ڕێزی لێ نەگرێ قەناعەتیشی پێ نەبێ مامۆستا لەبەر ڕێزی ئەو کۆمەلگایە کە تۆ ڕاستە مسلمانە بەڕاستی زۆر ناشرینەکە ئەوە بۆ جۆرە نان بخورێ یاشت بخورێ لە بازارە و حرمەتی مانگی ڕەمەزان نەگیرێ حتا جوولۆکەکانی قەدیم ئەمانی ئێستا ناچونکە ئەمانی ئێستا بەڕاستی دڕندن ئیمام حەسەن بەسری ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێ دارە سەییدی تابعینە گەورە تابعینەکان ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێ فەرمێن لە بەسڕەیە کابرایەکی جوولەکە هەبوو ئەڵێ مناڵەکەی کوڕەکەی ناو بازاڕی مسلمانانە شتی خواردەوە چوو زلەیەکی لایەوتی وێرە ڕۆڵە کوڕم تۆ بۆچی لە مانگی ڕەمەزان و لە بەد چاوی مسلمانانە شتە خۆی توی بۆ باوکە خۆی ئێمە بە ڕۆژوو ناویتی ئەزانم بەڵام ڕێزی ئەم مانگە بگرێ حتا فەرمێ لە کاتی سەر مەرگا کە مرد و لە دوای مردنەکەی هاتە خەوم ئەم جووە ئەڵێ مسلمان بوو ئەڵێ خوای گەورە پلەپایەک و شوێنێکی جوانی بەنسیب بە پێبەخشی بوو وتم ئەیجوو تۆ جوو بووی ئەم شوێنەوە ئەم مەقامە چێوتی بەخوا پێشەوەی گیان دەچێ شایەتمانم هێنا ئەفەرمێ ئەی هۆکەی چی و هۆکەی فەرمی ئەوە بوو کە یەک زلم لە مناڵەکەم داوتم بۆ ڕێزی مانگی ڕەمەزان ناگرێت سبحان الله ینی زۆر کاریگەرە زۆر ینی با وردە بچینە سەر تەورەکەمان ئەمڕۆ 20 ڕەمەزانە لەگەڵ زۆنای مامۆستاش باسمان کرد هەم ئێمە وردەوردەوە لە شەوەکانی پیرۆزی قەدرێن ئەم شەو 21کە شەوە تاکەکانیشە هەم لە 20 ڕەمەزانە ڕووداوێکی گرنگی گەورەی مێژوویی کەویش فەتحی مەکەیە خۆ دەزانی لە دوای سڵحی حودەیبیە و کۆمەڵێک ڕێکارەوە هاتە ئاراوە پند و ئامۆژگاری لەم فەتحەیە هەیە مامۆستا بێگومان یعنی لە هەکبەی فەتحی پیرۆزی مەکەیە بە ئامادەبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو هەموو سەحابیە لە خزمەتیە ئەکرێ جەنابەت شتێکمان لە پند و ئامۆژگاریەکان و حکمەتەکانی ئەم ڕووداوە گەورە و مێژوویە بۆ باسکەی دیارە بسم الله الرحمن الرحیم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وآله وصحبه أجمعين في خوشحال بن کە لەم بەرنامەیە بەشدار بین سپاسی بەڕێستانەکەین بەخێر بێ سەرچاو هەر پەیامدار بێن ئینشاءالله گەش و جوان بێ لە ناو ماڵەکانی مسلمانان کە گوێی لێ یەگرین ئێمە سپاسانەکەین و دوعای خێرەکەین کە خوای گەورە بخاتی ناوە جوانەکانی خۆی لە ڕۆژی فەتحی مەکەی پیرۆزە خوای گەورە فەتحێکی گەورە بە ئومەتی ئیسلام بدە خوای گەورە ئەو فەتحە بخاتە ناو شاری مسلمانان لە غەزە و لە شام و لە یەمەن و لە هەموو شوێنەکانی وڵاتی مسلمانان بەڕاستی ئوستازیان فتحی مەکە ئیبن قەییمە فەرمێ هي الفتح الأعظم يعني گەورەترین ڕزگاربوون و فتح لە مێژووی ئیسلامدا چونکە خوای پەروەردگار دینەکەی پێغەمبەری صلی الله عليه وسلم سەرخست عیزەتی پێبەخشی عیزەت بەڕاستیەکەی لە دین و ئیمانی مسلمانانە فلله العزة ولرسوله وللمؤمنين
براسي أو عزتك مسلمان دائما واخد بغيرته ودفاع بارزقاري لدينيك وبتايبتيج لكوي لبيت الله الحرام چونکە لەو کاتەوانێک کە خوای پەروەردگار بەیت الله الحرام لە سەردەمی حەزرەتی ئیبراهیم على نبينا وعليهم الصلاة والسلام خوای گەورە کە فەرمێ وإذ بوأنا لإبراهيم مكان البيت ألا تشرك بي شيئا هەر لەو کاتەوانێک کە حەزرەتی ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ بەیت الله الحرامی دروست کرد بینای کرد لەسەر ئەو نەخشەیە کە لەلایەنی پەروەردگاری میهرەبانەوە بۆی نەخشێنرا چونکە فەرمێت جیبریل عەلەیهی سەلام نەخشەکەی کێشاوە و دوو پێغەمبەری خوا سەلامی خوان لەسەر بێ باوک و کوڕ ووالدی وما ولد ئەم دوانە هاتن ئەم بینایە جوانیان دروست کرد یەکەم ئەمرێکیش خوای گەورە پیانەکە شەریکی بۆ قەرار نەدا بۆیە بەیت الله الحرام مەکەی پیرۆز لە ذهن و لە عەقیدەی ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم و بەتایبەتی لە ذهنی پێغەمبەرمانە صلی الله عليه وسلم لە گەورەترین بەرنامەکان بوو کە ئەبێت ڕزگار بکرێت ئایا چۆن خوای گەورەش وردە وردە ڕێگاکان ئاسانەکە لە سوڵحی حودەیبیە و دەست پێیەکە ئەم بابەتە ئێمە زانین سوڵحی حودەیبیە و مێژووی هیجری و کۆچی ئیسلام لەو کاتەوە دەست پێیەکە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی مبارەکی چوو بۆ مەدینەی پیرۆز و دیارە ئەو ڕێگەیش کە لە مەککەوە دەستی پێکردووە هەتاوەکو هاتوتە مەدینە ئەزیەت و ناڕەحەتیەکی زۆر زۆری کێشە چەند ڕۆژێکی پێچوو و بە دزیشەوە هات و بە پەنهانیشەوە هات و مشریکەکان سەد وشتریان دانابوو کە کێ محەممەد و هاوڕێکەی بگرێ و بیهێنێتەوە ئەبێ خوای پەروەردگار ئەم مەنزەرە ئەمەی کە ئێستا ئێمە لە عالەمی ئیسلامیە ئەیبینین لە کوشتن و لە جەنازە و لە ماڕوخان و لە مزگەوت ڕوخان و لەم شتانە ئەبێ ئەمە کۆتایی پێبێت بۆیە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم هەر ئەگاتە ناو شاری مەککە و لە دوای دروستکردنی مزگەوت و برایەتی و کۆمەڵی دەستوری یاسا خوای گەورە قیبلەکەی بۆ ئەگۆڕێ بەرەو کوێ بەرەو مەککەی پیرۆز کەواتە مەککە پیرۆزە کەواتە مەککە ئەبێ ڕزگار بکرێت چونکە کەس خەڵکانێکی تایە مشریکن کافرن تاوانبارن ظالمن کە بە نەسی قورئانی پیرۆز کە خوای گەورە فەرمێ ربنا أخرجنا من هذه القرية الظالم أهلها يعني براسيكي ظالم مستمكار بون ومحاربيش بون وشركريش بون وجوي نبيس بون يعني جوي نقر بون بيغمري خواه صلى الله عليه وسلم أوهم دعوة إرشادي كدن 3 سال دريان كد لشوي أبي طالب 3 سال عذاب ونارحتيان كد صحابيان هلواسي شهيديان كدن سمية وعمار ياسريان شهيد كد بويا ئەوانەی کە ئەمڕۆ کە ژن و مناڵی خەڵک ئەکوژن ئەتباعەکانی ئەبوو جەهلن ئەزانن ئەبوو جەهل ناوی چی بوو ناوی عەمری کوڕی هیشام بوو ئەزانن لە پێشە قوڕیشیان پێوت پیانەوە ئەبەل حەکەم باوکی ژیری یعنی ئەو نەژیر بوو نەقاید بوو سەرکردە بۆ ملهوڕ بۆ کورە کەسایەتی و کورە دەوڵەمەند بۆ کورە هەموو خەڵک دەستی بەڵێ ئێستا ئەو سەرکردانەی غەرب خوان بحمش تيجازان بإعازي أوان سطار هالصيانن قتل عام الشعب ملتي يكست أما ياسرن أو السميين أو ميجو طالي كيسج دوباره أبيتو بلام كيكا كواتاني أم كسانة أبي در بكرين أم كسانة أبي هلك برخسين ريت كخواي جوريج إجازة بيدا لقد صدق الله رسوله الرؤيا بالحق لتدخلن المسجد الحرام آمنين محلقين رؤوسكم ومقصرين لا تخافون نشتسن خوي جوري هليكي واي زيريني كدوا بلام جوري يكي فتحي مكة او ند جوري ابي لما نجي رمضان ابي ما نجي رمضان او ند جوري كخوي جوري بجوري خوي فمن شهر رمضان الذي انزل فيه القران لدوان زمان كي اسلام ده بس ما نجي رمضان نبي براو برمضان كواتا ما نجي رمضان زول قولي جاورة كيما زوجان نور على نور ولا جهاد شي بكري ولا فتح شي بكري ولا لخدمتي في غمر أبي صلى الله عليه وسلم بويا فتحي مكة لبستي رمضان براسي قولي بوا بيغمري خوان صلى الله عليه وسلم دشوي لما نجي رمضان تيبري هو كاركان اما دياره همكم يجنوسان وكو اوانيك لسيري بيغمر صلى الله عليه وسلم ليكولين وين كدوا فرميانه هو كار هبوا لو كاتير وهروها نتائج شبوة
وهروها أو حب خۆشەویستیە و ئیرادەی خوایشە بووە کە ئەبێ ئەو فەتحە لێوێ و بە شان و شەوکەتی ئەو سەحابانە بێت و لەگەڵ 10,000 سەحابایە بێت بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە سولحی حودەیبیە پێش ئەوە کە ڕۆیشتن خۆیان نایانەزانی حودەیبیە لەوێ چی ڕوئەدا وتیانە چین عەمراکەن لە ساڵی 6ەمی هیجریە کە ڕۆیشتن ئەوە بۆ مشریکان ڕێگان پێگرت دوو ساڵ پێش فتحانەی جەنابەتی فەرمووی پێش فتح بە 2 ساڵ ئەوە بۆ ئیمامی عوسمان ڕۆژ بەرەو مەکە وتیان خەبەریان هێنا وتیان شەهید کراوە ئیتر کۆمەڵی شت زۆر ڕوویدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ئەصحابی فەرمی من خەون بینی و ئەچینە ناو بەیت الله الحرام و بە ئامینی و بە شێوازێکی سلمی یعنی نەک سلم بەمانەیە ئەوە کە یعنی شەڕمان توش نابێت هەموو ئەصحاب ڕۆیشتن بەڵام عەدەدیان چەنە بوو 1400 مقابل بەرامبەر بە 10,000 یارە خوای گەورە ئیرادەی بەم ئیشە هەیە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ئیشەکانی خۆیان هەموو جار وەکو پێغەمبەرانیان فەرمووی ئێمە گوێبیستی وحی خوای پەروەردگارین بۆ ئیشە گرنگەکان لە هەندی ئیش و کاری دنیاییە لەوانەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموودێ یا شتێکی فەرموو بێ المهم ئالەو کاتەدا کە فتحی سلحی حودەیبی ڕوئەدا ئەوەیە کە ئەم 1400 کەسە ئەڕۆن بۆی کە عەمرەیە بکەن بەڵام قوڕیش نەیاڵێ لیا چییە بە شوێنە سوڵع دێ یەک مووقفی زۆر گەورەی عەظیم کە لە بینی ئەبابەکری سدیق و ئیمامی عومەرا ڕوئەدا دیارە منافقەکانیش دەورێکی باڵیان هەیە وەکو چۆن ئەو نیفاق و منافقانی ئەم سەردەمە ئاواتیان کوشتنی مسلمانێکە کە عیزەتی هەبێ بە دینەوە بە ئیسلامەوە بە نوێژەوە بە ڕۆژەوە بە حەیا و حورمەتەوە کە ئانەوێ ئەو عیزەتە لەناو مسلمانانە نەبێت کە ئێستش بەداخەوە هەیە بۆیە ئالۆ کاتەدا قوڕیشیەکە منافقەکان وتیان ئەوەتە محەممەد دەڵێ ئێمە ئەچین بۆ مەککە و ئەچین ئەوەتانێ قوڕیش ڕێگەی لێگەتن و سڵحێکا بەسەرە نەچوون بۆ ئەمرەکە نەیچوون ڕێگان لێگیرا ها قسەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم یای لە عرس ڕەحمەت لێ بێ بەڵام ئیمامی عومەر فەرمێ چوون بۆ لای ئەبابەکری سدیق فەرمووی ئەی ئەبابەکری سدیق ئەمە چییە فەرمێ ئەی ئەبا ئەی عومەر تۆ بیستە سەیری کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی ئەچین نەیفەرموو ئەم ساڵ ئەمە حیکمەتەکە بۆیە گوێبیستی و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە وردی بین هیچ کاتێ ناکەوینە هەڵەوە حکمتێکی تیا وەکو خەڵکانێکی لاوەکی نا هەر خەڵکانێکی ناشارەزا وەرە سیر کە بزانەکە دکتۆرا و ئێستا عولەما و زانا گەورەکان دیراسی ئەم فەتحانەکەن ئەم ئیشانەی پێغەمبەرەکەن صلی الله عليه وسلم چۆن تعاملی لەگەڵ ئەهلی مەککە کرد چۆن ئەم جێشەی تەوزیع کرد بە 4 قۆڵەوە ڕۆیشتن و چۆن لە ڕێگا چیان بەسەرهات چیان بینی و ئەبوو سوفیان کە کاتێک غەدری کرد لە بەنی خوزاعە لە عەشرەتی لە قەبیلەی خوزاعە چونکە لە سولحی حودەیبیە ئیتیفاقی کرا بەبێ چەک بچن عومرە بکەن ئەوەتە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دوای عومراکە لە ساڵی 7 هیجریە عومراکە لەگەڵ ئەصحابە ئەڕۆنە ناو مەککەی پیرۆزەوە بۆیە ئەو کاتەها سێریکە لە کاتی تەوافە قوڕیشیەکان پێغەمبەرە بینن صلی الله عليه وسلم لەگەڵ سەحابەیە صلی الله عليه وسلم چونکە بەیتی شەریف گەورە بووە قوڕیشیەکان کەیان بینن لەو کاتەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ هەروەلەیەکەن چونکە بیستومە لە قوڕیشیەکان لە ئەصحابی پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم ئەوانیان وت بەڕاستی زەرد و زەعیف و لاوازن ئێوەش هەروەلەیە بکەن بۆیە ئەوان وا هەز نەکەن کە ئێمە زەرد و لاوازن بۆیە بوو بە سنت هەروەلەکردن لە ساحەی هەچەند ئێستا ئەوە نماوە الحەمدولله ئیسلام عیزەتی بەپیا کردووە کاتێک کە قوڕیش ئیتیفاقەکەیەکی لە بەندەکان ئەوە بوو کە هەر قەبیلەیەک هەر عەشرەتێ بچێتە پەنای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پەنا دراو بێ هەر کەسێک چووە پەنای قوڕیشیەکان پەنا دراوێ بۆ 10 ساڵش ئەم عەقدە بەردەوام بێ لەو 10 ساڵیان نە شەڕ نە کوشتن نە ڕێگەگرتن نە هیچ شتێک نەبێ بەڵام 2 ساڵی نەبێت قوڕیشیەکان لە ڕێگەی بەنی بەکر عەشرەتێ بوون قەبیلەیەک بوون کە هاو تەحالوفی قوڕیشیەکان بوون قوڕیشیەکان هاتن چەک و تیفاق و کەلوپەلی شەڕیان دانێ هەڵیان نان لە شەوێکە دایان بەسەر خوزاعەیە ناڕاستە خۆ خۆیان نا لە ڕێگەی بۆیە کەیان بەسەریانە لەو شەوەدا تقریبا 16 کەسیان لێ شەهید کردن لەسەر ئاوێک بوون لە ناو عەشرەت و کەسوکاری خۆیانە قەتڵ عامێکیان لێ کردن یعنی لە وەکو چۆنە بەنی خوزاعە هاوپەیمانی پێغەمبەر بوو بەنی خوزاعە هاوپەیمانی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم ئەمە بەنی خوزاعە هیچ ئیتر نەچون هجوومکەن یان شەڕکەن
نونەرێکیان بەناوی عەمری کوڕی سالم هات بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی یا ڕەسوولی خوا صلی الله عليه وسلم کۆمەڵی شعر و هۆنراوەی وت کە ئێمە غەدرمان لێ کراوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی نوصرت یا عەمر، بەڕاستی تۆ ئیتر سەر دێن بە دەمتەوە وە سەریش ئەکەوین ئینشاءالله. بۆیە لە فەرمودەکە فەرمێن لەو کاتەیە پارچە هەورێ بە ئاسمانەوە بوو، پارچە هەورەکە هات و بارانێکی باران. فەرمی واللهی ئەم باران بارینەش نیشانەی خێر و بەرەکەتە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی دلیلە لەوەی لەسەر ئەوەی کە ئەو کاتێک مسلمانان بە ڕۆژوو بوون یا پاییز بووە یا بەهار بووە، کەواتە ڕەمەزان ئەکەوێتە پاییز، ئەکەوێتە بەهار، ئەکەوێتە زستان. یعنی ئەوەی کە ئێستا ئەڵێ با لە یەک کاتە بووە ئەو درۆیە، یعنی ئەوە قسەیەکە و هەر ینی حەولەکە یعنی ئەگەڕێ بە ساڵە ناژبێ بە عەسر ڕەمەزان خۆ وەڵا ئەو قسەی تۆ لەوەیە خۆش قسەیەکی خۆش بۆ ڕۆژوانە نەچەن ئەڵێن مامۆستا بە حاجێکی پیری وتی دەمەباسە لە ڕۆژوە چۆنە فەرمی قوربان مامۆستا بەس هیوایەکم بەو دەستێنشگرتنی جاجە قومی هەڵەیە بەڵام ئینشاڵڵا دوورە بین لەوە هەچەنەوە بۆ بابی وەکو چۆن لەطیفەیەکە. خۆشەویستان دیارە فەتحی مەککە بەڕاستی فەتحێکی گەورە بوو، یعنی لە دوای شکاندنی ئەو بابەتەوە ئەم فەتحی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوعای کرد بە ئەسحابی فەرمی وریا بن هەتا بۆتانەکرێ بە پەنهانی ئێمە خۆمان ئامادە ئەکەن ئینشاءڵڵا بۆ فەتح بۆ ئەڕووین. لەلای هەندێک حتا دایکە عایشە فەرمێ کە باوکم هات سەیری کردم من کەلوپەلە پێشوانە پێم نەوت، چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە منیشی نەوت بۆ کوێچن. یەکێ لە فەن و فنوونی حەرب یەکێ لە فەن و فنوونی حەرب پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر جار ئەو الحرب خدعة لەسەر ئەوە یعنی کۆمەڵ شتی وتووە بۆ ئەی منافقەکانی مەدینە پێ نەزانن هەواڵ بنەوە بۆ قوڕیش هەواڵ بنەوە بۆ قوڕیش. لێرەدا حاتەمی کوڕی بەلتەعا کارێکەکە ئەمەش ڕووداوێکە کە خوای گەورە لە سوورەتی الممتەحینەیە ئەو باسەش سەحابەیەکی زۆر ڕاستی پێغەمبەری سەحابەیەکی زۆر گەورە و پیرۆز و مبارەکە، چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیمامی عومەر فەرمی ئەدەم لە گەردنی فەرمی نە چونکە ئەمە ئەسحابی بەدرە، الله لە ئەسحابی بەدر، الله لەو سەحابە بەڕێزان ئەویش فەرمی سوێن بێ بەخوای ڕەسوولی خوا صلی الله عليه وسلم لە نیفاق و لە ارتداد نییە، یعنی مرتد نەبوومەوە. وەڵڵی هەندێک خزمی کە سوکاری فەقیر و هەژارم هەیە حەزم کردو نامەیە بن. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە فەرمی اللهم خذ العيون والأخبار، یعنی قوڕیشیەکان چاویان بگرە هەرچی خەبەرە نێڵی لیوێ خەبەر دێ بۆ پێغەمبەرمان بە وەحی صلی الله عليه وسلم فەرمی ئافرەتێک بەڕێوەی بەرەو مەککە نامەیەکی پێیە لە قژیا لە پرچیا شادوێتیەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیمامی عەلی و سەحابەیەکە ئەنێرێت وە هەستەکەم خالیدە یا یەکێکە لە سەحابەکانە فەرمی بڕۆن لە ڕەوڵەت و خاخ منتیقەیەکە بە ژنێک ئەگەن لیوێت داوای لێکرد بڵێن ئەو نامەمان بەرێت. بۆیە ئیمامی عەلی فەرمی کە پێی گەیشتن ژنەکەمان بینێ وتمان نامەیەکە پێوتی هیچم پێ نییە، وتی حەچی کەلوپەلی وگەڕان وتی پێی نەبوو. ئیمامی عەلی فەرمی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ سوێن بێ بەخوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم درۆ ناکە، وەڵڵاهی تۆ شتێکت پێ سوێن بێ بەخوا ئەماندەی تێ باشە ناماندەی تێ وەکو چۆنەڵێ یعنی هەموو کەلوپەلەکان یعنی مامۆستا پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ سەحابیانەی نەفەرموو لە فڵانە شوێنی فەرمی پێیەتی. بۆیە ئیمامی عەلی فەرمێ ئەم ئافرەتە ئیتر هات پرچی کردەوە نامەکەی دەرێنە کە سێریمان کرد لە حاتەمی کوڕی بەلتەعاوەیە زۆر جێگەی خەفەت بوو. بەڵام دیارە پێغەمبەرەکەمان صلی الله عليه وسلم ئەوەندە بەڕەحمە وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین لە خۆی ئیش ناکە کاتێک کە سەیری ئەسحابی کردووە زانوویەتی. بۆیە اتقوا فراسة المؤمن فإن المؤمن ينظر بنور الله. ئیمامی عوسمان سەحابەکەی بینی فەرمی دیارە تۆ زینا کردووە لەبەرەوەی نەزەری کردوون. بۆیە لێرەدا ئەوە حاتەمی بەلتەعا ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. بابەتی کەمان هەیە ئەویش ئەبوو سوفیانە دیارە لە دوای فەوتی لە جەنگی بەدرە سەنادید القوڕیش هەمی کوژران نمان ئەبوو سوفیان قیادەی مەککە بوو. ئەبوو سوفیان زیرەک بوو بەڕاستی زیرەک بوو هەستی کرد وتی با بۆ خۆم بە تەنیا بچم بۆ مەدینە بەڵکو ئەم پەیمان نامەجا بۆ معلوماتان پەیمان نامە و عەهد لە ناو عەرەبا زۆر ڕێزی لێگیراوە. بەڵام سەرنجی یەک شت بە لەوانەیە ئێستا لەم ڕۆژگارەدا ئێمە ببینین ببیستین ئەو شەڕەیە ئەو سەتاری کە قەسفی غەزەی کرد
هەڵوەشاندنەوەی عهد و پەیمان لە کێوەیە فقاتلوا ئەئیمەة الكفر فإنهم لا أيمان لهم خوا فەرمێ ئەوانە ئەئیمەی کوفر بوون چونکە هیچ پەیمانێکیان نییە هیچ عهدێکیان نییە بەرامبەر بە کێ بەرامبەر بە موسڵمان خوای رب العالمین مسلمانی وا پارێزەوە بۆیە ئەبوو سوفیان و عباسی ئیمامی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵ چەند کەسێکە لە دوای فتح لەناو مەدینەیە فەرمی باسی پێغەمبەرەکەن صلی الله علیه و سلم هەندێکەوە دەبەر دوشتی وای لێبێ ئەبوو سوفیان هەڵە بابێ بێدەنگ بوون بە قورئان ئەو بەردانە قسە ئەگێڕنەوە بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆیە سبحان الله ئەبوو سوفیان دێت یەکێ لە کچەکانی خۆی خێزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم أم حبيبة رضا ورحمة إخوان سبحان الله موقفي إيماني موقفي حب خوشويستي موقفي كبراسيكي كإيمان هبو دين هبو خواه فرمي لا تجد قوما يوادون من حاد الله ورسوله ولو كانوا آباءهم أو أبناءهم أو عشيرة آتك هیچ کەسی تۆ نییە ئەگەر دژایەتی خۆ و پێغەمبەرکە لەسەر ڕوانگەی ئەو ئاەتەوە ئوم حەبیبە موقفەکەی چی بوو دیارە لە پێشا چوو بەلای پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر قسەی کرد پێغەمبەر صلی الله علیه وسلم جوابی نەداوە زانی غەدرێکی زۆر گەورەی کردووە خیانەتێکی گەورەی کردووە عهد و پەیمانی هەڵوەشانت ئەو مسلمانانەی کە لە غەزە لە ئەمینیا بوون لە داماویە بوون لەگەڵ ژن و ماڵ و مناڵیان بوون 700 کەسیان لێ شەهید بوو بە 100 تایەرەی غەدر و خیانەت برای من ئەوەیە ئەو فەتحەیە کە ئێستا ئەبێ خوا بینێرێتەوە جارێکە ئەبێ ئەم مێژووە تاڵە کە مسلمانان بەدەست بێباوەڕان و چەشتویانە هەر ئەوەیە ئەوان دیراسەی مێژووی ئیسلامیان کردووە وەرلێشیان ڕوونە کە ئەبێ بڕوخێن و ئەبێ نەمێنن ئەبێ عیزەت ئەبێ ئەم ئیسلامە کە خوای گەورە فەرمی یوریدون لیطفئوا نور الله بأفواههم والله متم نوره ولو كره الكافرون يعني شنو كافر ولو كره المشركون جالي ردا اما اوازانك ام جال دعوه هيك دزنك شو بلا ابا بكر او هجوامنا شو بلا امام عمر اي هوالم هي شو بلا امام عمر تسقس هي لبيني انا كريتي هي سرقدان في 15 سنه هيك نوتو من توانو هيك بلا ابا بكر هيك نواسير لو تسلسل بيروزا لو ادب لخدمه لو ادب يعني سيرك لخو قسناك لخو بريان نادا أقرته بلاي بيغمر كما صلى الله عليه وسلم كخواي قراء فرمي فإن تنازعتم في شيء فردوه إلى الله وإلى الرسول إن كنتم تؤمنون بالله واليوم الآخر بلاي من آمي أقر إيما يستخلكك بقرينو بلا إسلام بلا دين أوكي شيء كي يسر رويدا ولا قريزا أم قنجا أم كي شيء أقر بشنا بلا خدمتي ما مصايكي برس ئەم گەنجە دەستی بگیرایە بەهاتە بۆ لای کۆمەڵی مسلح و کەسانی چاکەخواز کەسانی دەروون ناس کارەسات ڕوو نادا یا دکتۆری لە هەولێر کارەسات لە مانگی ڕەمەزانی پیرۆزە حرمەتی مانگی ڕەمەزان بۆیە ئەمجا ئەبوو سوفیان بیرە کاتەوە لە با بچم بۆ لای کچەکەم بەشکم لەوە شتێکم بەڵکو لەو شتێکشم هەر دەستکەوێ هەر چۆنێ نەبێ بەخواچی بۆ لای ئیمامی عەلیش ئەڵێ تۆ ئامۆزای پێغەمبەری تو صلی الله علیه وسلم لە هەمان کاتشان حتى أفرمي فاطمي كشي في غمص صلى الله عليه وسلم لياب وحتى أفرمي إمامي حسن وحسين جمنار لبيني أنا هاتنا روشتن رضا ورحمة إخوة لو منظر جوانا به لو آلوا بيت به لو كسبي روزانا به كلمة جوها أولا شيء ناتو عن بريان ويفتي كل فاطمة بشوي تكاكم وكلا يباوكم فرمي تشي جوها بيك يا أيتو فرمي قصيلة قلانا فرمي دي مجناتو أنا قصبكم أم حبيبة أم جاء أخير شيء لا أم حبيبة أيوتي السلام عليك سلام باوكي جان بخير بي بلا بخير بي ايوتي لسر او حسيرة دانشة كبيغمبر جان صلى الله عليه وسلم لسر دانشتو فرمي ام حبيبة حسيرة كي هلكت فرمي كشن بواك فرمي باوكي جان اوا جي بيروسترين كسا كبيغمبر اخوة صلى الله عليه وسلم تو غدر لا بيغمبر كدو صلى الله عليه وسلم بخوا شايسي اوانيك تو مشركي حتى فرمي تو مشركي ونجس ونجسي شي اما باوكيك يعني كواته مشرك زور خطره كواته بيديني زور خطره بويا الويا ام حبيبه رضا ورحمه خويله او دايك بريزه او خشك ايمان داره اگر بتعبير يسبي خلق لنا لا نتندو تيجبو نابت ام اسلامه بعقيده ارواب الريو إذا خلكان كمان هي لو ما نجي رمضان الرز وحرمت مان هي أقرينه دبراي من تخواب قرينه تخوار ولي مسلمان
تخوا خاکی ئیسلامە 1429 30 دانە ساڵە ئێمە هاتوونێتە ناو ئیسلام بۆچی عیبە ئەگەر مسلمان بم کورە وەڵاش ڕایگەیەن وەکو ئیمامی عومەر لە کە خاتە دەرەوە فەرمی وا من عومەری کوڕی خەتاب مسلمان بووم و مسلمان و کێ پیاوە خۆی بە پیاوەزانم بێتە دەرەوە ئەوەی عیزت بۆیە ئەلمهم ئەبوو سوفیان گەڕایەوە بەڵام ئایا مسلمانان داوای لێبوورنەکەم قسەیەکەم دووسێ دقا بێ دەرێنەر پێوتون کات تەواو بووە بەس بابەتەکە ئەوەندە گرنگە لەسەر مەسئولیەتی خۆمان ئەم دووسێ دقیقەمانەوە کرد جا هەوڵ بیت تەنها یەک دقەمان ماوە سەعات 5 لەم دقەیە هەموو قسەکانە کۆکەیتەوە سپاس دەکەم المهم فەتحی مەکە ڕوویدا المهم بتەکان شکێنران المهم ئەو خەڵکەی ئیکریمەی کوڕی ئەبوو جەهل مسلمان بوو المهم کۆمەڵێک کەسی گەورە مسلمان بوون المهم مبایعە لە پیاوان وەرگیران المهم ئیسلام زیایی کرد المهم بتەکان هەموو شکێنران لات و عوزا شکێنران مەنات شکێنران بەدەستی سەحابەی بەڕێز المهم خەڵک ڕزگار کرا لە پەرستن و کوڕنوش بدن بۆ بتێک بۆ مرۆڤێک کە ئەم جارە ڕووکەنەوە بەیتوڵڵاهی الحەرام بیلالی حەبەشی کە عەبد و کۆیلەیەک بوو چوە سەربانی بەیتوڵڵاهی الحەرام لەوێ بە دەنگە زوڵاڵەکەی بانگی ئیسلامی دا و ئیسلام گەیشت بە ئێمەش سپاسی خوا ئەکەین و ڕەزا و ڕەحمەتی خوا لە سەحابە ڕەزا و ڕەحمەتی خوا لە تێکۆشەران ئەو فەزڵەی کە جیهاد و مجاهدینی پێغەمبەر صلی الله علیه وسلم کردیان جیلێکی گەورە و پیرۆز و ئەوەی کە ئێمە بەرهەمەکەی خوین ئەمڕۆکە من و تۆی مسلمانە والسلام عليكم. وعليكم السلام بەش ئەو خەدرە گەورەی کە جوولەکە و زایانیش ئەیکا ئینشەڵڵاه فەتحێکی بەدوایە تأکید بە ماوەسا هاتە فەتحی مەکە کاکدانا دوای فەتحی مەکە ئیتر لە جەزیرەت العەرەبە شەڕ لەگەڵ پێغەمبەری خۆیان نەما يعني هەموو جەزیرە عەرەب تەسلیم شەوکەتی کوفر شکالی الحمدلله ئەوە یەکێکە لە قسەکانی ئیبن قەییم ڕەزا و ڕەحمەت زۆر بەڕێز مامۆستا محەممەد مامۆستا ئاینی سوپاس بۆی کە لەم تەورەی لەگەڵمان بووی بەڕاستی زۆر زیاتر هەڵەگرێ بەڵام ئیتر هەر ئەوە نەکات دەرفەدە بوو خۆی گەورە پاداش باتەوە چەندەها شەهادەی دکتۆرا و پرۆفیسۆری و ئەنواع و ئەشکال ماستەر و دکتۆرە هێنراوە لەسەر فەتحی مەکە دەسەکان خۆشەویستانی گوڵستان بەردەوامە بێت پشت بەخۆی گەورە ئاگەڕێنەوە والله ویستم دەسێ برم بۆ قەلیەکە عادل ئامادە بە نەچی والله هەر سەیریەکە دەین چۆن دەرچوو بە جا پیاوکە بە ڕۆژوش بۆنی تر حەزی لە خوارد دەبێت دووبارە سڵاوتان لەبێت ئازیزان و خۆشەویستانی گوڵستان وردە وا بەرەوتەوەری دووەمە چین بەڵام وەک هەمیشە لە چێشتخانەی گوڵستان و لای شێفدیارەوە دەست پێکەینەوە دووبارە سڵاوی خوارد لەبێت شێفدیار بەخێر بێن فەرمووت برنج بە پاقلە و بە شیویت و قەلیە و ئەمانەمانەیە بە وردی بۆمان باسکە ئەمە برنج بە شیوت و پاقلەکەیە ئەم شیوت و پاقلێ کە ئەکرێتە برنجۆ چی ینی ئەمە زیاتر دەسووری عەرەبە ڕاستیەکەی عەرەب بەڵێ ئەمە تەوانوانە ئەبڵ ئەوەیە بەڵام بەڕاستی زۆریش خۆشە شویتەکە بە شویت و هەر زۆر خۆشێت ئاهەش هە زۆر خۆشە هەم پاقلەکە خۆی هەم شویتەکەش بۆنێکی هەیە بۆ بۆنی دەم زۆر خۆشە ئەو برنجە تۆزێک مەیلە و سەوز بوو ئەوە ڕەنگی شویتەکەوای لێکە بەڵێ جاوە بەو شێوازە ئەتوانین زیاتر عەرەب ئەمە بەکارێنێ ئەمە شقڵاوەکە بوو ئەمەیە کە من ویستم و گەڕەوە ئەمە شقڵاوە ئەوە جیاوازی چی هی شقڵاوە شقڵاوە لە پیاز زیاتر هیچکەی تێناگرێت هەر پیاستێ باڵە ینی زۆر سوورەکرێتەوە ئەو ئاوەڕەنگای قاوەیە ڕاستە ینی وای لێ دێ و ئاوەیتیانە منێ هەڵی چنێ بەڵێ وای لێت بەڵام منتیقی خۆمان کەیکەن تەماتی تێکن گێزەری تێکەن پیازی زۆر بۆ تێکەن ئەوانە ڕەنگێکی ترە بەخشێت تامێکی بنوکوینی لێ دێ وەکو خۆلای خوشی فڕایشی لێ تقریبا لای خۆشمان هەر پیاز لەگەڵ گۆشتا سووریەکەن و هەرەوە نییە بەڵام ئیتر ئەم ناویان بۆ دانەوە ینی ئەمە بەس پیاز و گۆشتەکەیە قەلیە بە چ گۆشتێکە کرێت شێف دیار یۆرەکە زۆر مهمە چونکە زەوت چاور نییە زۆر بەڵێ توانای بە قاڵبی خۆت بیبڕی بە هەموو خواستێکی خۆ اینجا قەلێ دەبێ بە شێوازی هان سەرە پەنجەی ببڕێ ئەزانی ئەو شێ لە چیاتوە قەلیە قەلێنەوە قەلی مەگەر لە مەزۆری قەلیەکانە دروستکرابێ لە ڕەنگە لە قەلیل بچووکە هات مش ینی گومانم بۆ چکە بەڵی بچووکی پڵوانە ئەش بێ وایە ئەمەش ئەو ئەمە ئەو زۆر باشە
ئەمە تەواو نەکراوە هەیکەلە هەیکەلە بناغەکەی دانراوە بەڵام جارە دوای بچی دەرچێت ئینشاءالله شتێکی جوان دروستەکەین نیناسیە ئەمەش هەرتاوە نەکرا ئەمان ئەمە تقریبا وردەکاری ماوە وردەکاری ماوە ها لێرە کاک شێخ شتەکانی دانا و بەڵام ئیتر ئەمە ئەگەر دقەتیا بێ و دارەها تەنی سەر تەختەکە دارێکی بچووکە عەفوم کە ئەمە توانی جوڵی شتەکانی پێ بکەی بۆی زۆر دەست نەخیتە ناو خواردنەکەەوە ئەو پاکتریشە و هەڵناوەشە بەدەستەوە باش ئەم سەری بۆ ئاوایەمە چیەمە بۆ شتێک بۆ حاڵەتێک کە کەرێ شتێ بزنیت لێکەیتەوە پێی جا طبعا من لە کاک شێف دیار بەڵێ چکە لە عملیاتە ئیشەکەم کاک دانا دیقەت زۆر لە تاقیمەیەم ینی پاکتەمیزی زۆر مهمە بۆ شێف ڕاستە یعنی ئێوەدارە چۆن بەکارێنێ چۆن دەسی لێە چۆن مامەڵی لەگەڵاکە چاقۆکە بە هەمان شێوە پاکتەمیزی سەر مێزەکە سەر تەختەی سەر بڵێ بۆ پیاز و شتەکەی سەلام برد بەکارهێنانی پەڕۆ زۆر مهمە بزانانی چۆن بەکارێنی چکە چاروێ هەر پەڕۆکە خۆی بێتەوە بە سەرچاوی دەستکێشیش دیار با من یەک پرسیار بکەم سەبارەت بەم پاقلەیە ئەم پاقلەیە لەگەڵ بنجەکە دێ پێویستەکە ئەو توێکڵی هێتی لێ بکرێتەوە ناوی پاقلەکە بێیان ئاوە باشترە پاقلی تەڕە بێ وای لێکی بەڵێ بەڵام ئەمە خۆی پاقلی وشکە ئێمە کۆڵاندومان لەوانەیە هەڵیش بۆ شێگەر ئەوەی تر نا زۆر جوان دەرەچێ ئەمە هەڵەوە شێگەرین بێت ئەمە گەر زۆربی کوڵانی بەڵێ هەڵەوەشێ ساوە زیاتر کوڵاوە ینی بەڵام تر جوانی بەڵام حەزەکەم تۆزە لەسەر ئەم ئینانە سەرنجی ڕاکێشام کاک شێف دیار ئەم بەهاراتانە ئێمە بەهارات ئەوەی بیستومانە کاک شێخ بەهارات وشکەوە نیە وایە بەس ئەمە ئێسمە سیری پاودەرە بەڕێزان بەدەستی منەوە سیری پاودەر ئەمە چی ئەمە ئەوە بیبەری سوور و تونیشە ئەمە سیری پاودەرە بەڵام پاودەر نیە ینیوین بێ تەڕە سەیرە بەڕاست شکلی چەند جوانە زۆر جوانە وایە ئەمە پێوترێکی ئامینە ئامینە ئەمە کارگەیە یان کارگەی بەڵێ بەزاوتم لە دەری وڵات زیاتر دروستەکرێ بەڵام ئەم کۆمپانیا هێناوێتی بەڵام ڕاستی خۆشە ینی زۆر شتێکی خۆ بەز بێت تۆز هەندێک جار بە حەزەری شۆکاری لەسەر بکرێ بەروی هەندێک هەانێت تونە نابێت زۆر زۆری خەستن بۆ ئەوانەی کە گرفتێکی سوورنسک و گەلیان هەیە یان لە کاتی ڕۆژوانە بەڵام بۆ مریشک و گۆشت و ئەمانە بەکاری بێنمە دوێنێ باڵزەڵاتە بەکارێت زۆریش خۆشە بۆ زەڵات زۆر ئەمە چی هەیە هەموو ئەو بابەتان یانزە جۆری هەیە یانزە جۆری بڵێ بۆ مریشک و بەتکەی گۆشت و تکەی مریشک و بۆ ماسی و بۆ هەمووی هەیە هەمووشی شل هەمووی شل حاضر کراوە تو پێویست ناکە خۆت سۆسێ بگیت ئەمە سۆسی سادی پێڵە بەڵێ سەریان نەزانی تۆ چۆنە یان نەوەڵە حەزێکی خۆ پێتە فڕۆشمەوە کێشن دەبێت کاکجیانگیرە و کوژێتەوە ڕێکە منێکی بە پێنج دەبێت ئەی بۆرە بۆ لەسەری نەکان ڕێ بکەوێت لەسەر زەیتەکان زەیتەکانەوە بەسەدانی بە ڕۆژی عارفە ئەو ڕۆژی عارفێ ئەو باشە بۆچی کوردی ئێمە خۆی ماوەسە ڕۆژی عارفە تایبەتە بە قوربانەوە ئەو ڕۆژێک حاجیان لە عارفە ئەوەستن عرف مهم حسی بۆ بکەی کاکدانا هەر کوردەواری خۆمان پێڵن عارفە بە هەردووکی وانە عارفکۆلە گەورەش بە گۆشتی خێر تۆ سەدەقەیەک ناکەی پێڵن قوربانی تا قوربانیە بەس خۆی لە ئەسلا عارفە تایبەتە ئەو ڕۆژە تایبەتە بە جژنی قوربانەوە ڕۆژێک پێش جژنی قوربانە عارفی بچووک و گەوریشە بەڵام لای ئێمە ڕۆژێک پێش جژنی عارفە بڵێ لە عرفمانە بڵێ وایە ڕاستە شێف دیارجان دەسو چاوەکان خۆش شێف دیار کۆتایی ترتیبات و ڕازانەوەکە جارێکە پشت بەخوا دینەوە میانی من منە ڕۆم تن هەزار کاکدانا دەست خۆش بێ من لێرە ئەمێنمەوە میانێکمان ڕاونە ئەو منە ڕۆم جێڵم بۆ کاکدانا من لێرە ئەمێنمەوە بەڵام مەرج نییە لای شێف دیار بم دەست خۆش بێ یاخوا مامۆستا وردە بچینە لای وەستا عومەر بەڵێ وەستایەکە چەند ساڵێکە کار و ئیش و ئەسمون و دەست و پەنجەی نەرم کردووە لەگەڵ بابەتی شیرینی و ئەمانە با پێشوازی لێ بکەین حەزەکەی جەنابەت بە خراپی بکە ئێمە لە گەڵی بەردەوامە بین لە پرۆگرامەکە بەسامەریان فەرموو السلام عليكم. عليكم السلام قربان كيا شيخ قربان يا اخوة بخير بي يا اخوة السلام السلام عليكم بخير بي شلون استاذ ام دمو تشاو غريب يا لام تشاو لي قربان بخير بي جاري الشير بخدمة قيس فرمو خدمة استغفر الله لبرنامج حيوانوي كان بخير بي يا اخوة يا اخوة السلام قربان باسي برسكم ولايتي كان ما كرت
لەگەڵ مامۆستا وشار مامۆستا و مامۆستا عەبدولکەریم و کەریم شەریف ڕاستەکەی یاخوا سەلامەت بی. حاڵە حاڵە تەندروستی و وەڵڵاهی سوپاس بخوای گەورە لەگەڵ ڕەمەزانە وەڵڵاهی جا ڕەمەزان خۆی خێر و بەرەکەتە ئێمە دەبێ لاریمان بێ لە خێر و بەرەکەت. تەمەنە چەند ئێوە ساڵمەر وەڵڵا 55 پڕ کردووە لۆرە بەرەکەت خاڵ تەمەن سەلامەت. دەمێکە بە ڕۆژبووبی وەڵڵاهی من لێن ناشارمەوە لەوانەیە بڵم 3 ساڵە بە ڕۆژەوە 3 ساڵە ئەویش ناو بەناو بۆ بەحکومەوە شەکرەمەیە شەکرەکەشم ناتەوازنیە بەرز و نەزم بەڵام تۆزە ئەم ساڵ خۆراگر بوو شەکرە و هەیە وەستای شیرینیشی ئەرەوە ئەشی خۆی ئەشی خۆم ئەزانی کێشەی من لەوەیە چۆن بەرزە بێتەوە ئاوەش دابەزێ ئیتر خۆمان هەردا بۆ ڕۆژەنەکە کە بەرز بۆ کاک شەفاعەت و دانەبەزە خەتەرە دوایی خۆی نزمبوونەوەی شەکرەش هەر خراپە لە حەدی خۆی خراپە زۆریش خراپە. خەریکی چ شیرینیەکە بن وەڵڵاهی ئەمە من دەمێکە تقریبان لە ساڵی 2000ەوە کە دەستم هەموو جۆرە شیرینیمان تاقی کردوتوانە بەڵام ئێستا زیاتر تەرکیزمان لەسەر پاقلاوەیە پاقلاوەی تر بە هەموو جۆرەکانیەوە ئیترە و بابەتی کە لە سلێمانی خۆشمان زیاتر باوە چۆنەڵی چۆرەك و کولیچە و شەکر لەمە ئەو بابەتانەیە ینی شکر لقمە قازی و شویان ناچن بەلای ئێوە وەڵڵاهی من دەمێکە لێ دوور چونکە بەڕاستی لێت ناشارمەوە ساڵمەر ئێمە لەم بەرنامێ و لە تەواوی پرۆگرامەکانی کە ئیکن لە پەیامە مامۆستا شەفاعەت ئەو پزیشکە بەڕێزانی ئەیانین ئەو خەڵکانی کە لە خۆراکە با بڵێن شەهادایان هەیە و پسپۆڕن هەموو باز لەوەکەن بەعام لە شیرینی دوورکەوینەوە بەڵام کۆمەڵە جۆری شیرینی هەر زۆر خراپە یعنی بۆ نمونە کابرا لقمە قازی لەوانەیە کە نیەتی ڕەمەزانی لێنە ڕۆنەکەی نەگۆڕێ بەس بۆی زیاب بکە خۆی ئاردێکی سفری هەموو ئەو بابەتانەی کە ڕۆنەکانیان چەند جارە دووبارە دەکرێتەوە زیانی زۆرتر لە سوودی بەڵام وەکو پاقلاوە چون کارۆنەکەی بەکار نایەتەوە باە ئەوەی تێگرە وکو چێشتە لە ماڵەکە لێنێ با ئەوەی تێکرێ خوێن پاقلاوە تۆزە سەلامەترا خۆ لەو ئەگەر تۆ ئێمە باس لەوە بکەین شیرینی وەکو باس لە زیانەکانی بکەین بەڵێ بەڵام دەبێت باس لە سوودەکانیشی بکەین چونکە شیرینیش بەشێکە لە ژیان شیرینی شەر لە دێر زمانەوە یعنی وە هاتووە ئێمە چۆن ژیانمان بە شیرینی خۆشویستەوە بەڵام شیرینیشمانە خۆشویستووە بەڵام شیرینی شیرینێکی تەندروست بێ شیرینێ بێ زەرری نەبێ زۆر نەخورێ هەر شتێک لە ژیانی ڕۆژانەی خۆمانە ئێمە زیادە خۆری لێ بکەین ئللا ڕاست سوودەکانی دەبا بەرەو زیان بەڵام شیرینیش خۆ ئەگەر نەشی خۆی دووبارە جەسەد پێویستی پێیەتی هەرچەنە لە خواردنی بەڵێ بینە سەر وتە پاقلاوە دروستەکەین ئێوە بۆ پاقلاوەکان تەنیان بۆ ئەو بەرهەمە شیرینیانی دروستیەکەن شەکر بەکارەهێنن یان لە هەندێک شوێن بۆ نونە شەکرێکی دیکەی کە هەیە بەڵێ هەیە هەنگوین بەکارهێن من هەر سێ جۆرەکەی بەکارێنم بە تێکەڵەکردن بۆ نمونە شەکر بەکاردێنم بە ڕێژەیەکی کەم شیلەی کروکۆسەیەکە شیلێکی نەباتی پێڵێن ڕۆچیە ئەوەی لەگەڵا بەکارێنم هەنگوینەکەش تقریبان هەمان بابەتی شیلەکەی بەڵام بەتامی هەنگوین ناڵێن هەنگوینی قەندیلمان هێناوە مبالەقە بەوە ناکەین بەڵام ئەویش جۆرەکە لە تورکیا کە دروست دەکرێ تامێکی خۆشی هەیە من وەکو خۆم هەمیشە ئەڵێم کارێک دەکەم ویژدانم ئاسوو دەبێت شتێک دروست دەکەم خۆم بتوانم لە پێش خەڵکەوە پێم بخورێ لەبەرەوە من خۆم مناڵەکانی خۆم خۆش دەبێت ئێمەی ئیسلامیش وا ڕاهاتوین چۆن بەرزەوەندی خۆمان بێ بەرزەوەندی خەڵکیشمان وەک خۆمان بێ چۆن دوعایەکی خێر بۆ خۆمان دەکەین بۆ تەواوی کۆی مرۆڤایەتی مسلمانانیش بکەین جاکەواتە دەبێت ئێمە کارێ بکەین وجدانمان ئاسوو دەبێت ئەو شتەی کە دەیفرۆشین بە خەڵک بە تەواوی معنە بە تەواوی باوەڕبوون بە خۆمانەوە کە بڵین هیچ زەرەر و زیانێکی نییە وەکو پێویستکە بەکار بێ ئێمە دەبێت ئەوە بکەین لە ڕووی تەندروستیشەوە سوپاس بەخوای گەورە کە تا ئێستا هەم تیمەکانی تەندروستی هەم تیمەکانی قایم قامێت و ئەوی سەرپەرشتیات و باکی خوان هەڵەستن ناڵم بێکەم و کوڕی بووین بەڵام زۆر باشیش بووین دەمێکە خۆمە من و خۆم تا ئێستا دەمێکە دەستم لە کار کێشاوەتەوە تەسلیم بۆ کۆمە لە کوڕکتی گەنجم کردو و سەرپەرشتیان دەکەم بەڵام هەمیشە وەکو ڕەقیبێ بووم مەسەریانەوە کە نەکەونە کۆمەڵی هەڵەوە
نامۆ بێ ینی بەرچاوی خەڵک بکەوین کارگەی شیرینی هەنگوێن من لە سلێمانی بووم بەڵام ئەوە بووە ئێمە ویستومانە خەڵک بەویستی خۆی شتەکانمان پەسەندکان نەخۆمان ڕکلامی بۆ بکەین نموزەیەکی هۆشم هێناوە بۆ ئێرە بە مامۆستام وتم ئێمە بەدەستی بەتاڵ ناسیم بۆ شوێنە ئیترەوەش دوای شاهید دەبێت لەسەر قسەکان دەستان خۆش بن وەسا عومەر ئەو لە شیرینیە وەسادانە کاکدانە لە شیرینیە بە گەرمی خۆشەزانی ڕەنگە ئێوە زیاتر لەوە زۆر فێری شیرینی خواردەکە بوو شیرینیە خۆی بووەوە ئەزانی بە گەرمی کە دروستیەکە هەموو شیرینێکیش بە گەرمی خۆش نییە خۆ خەڵک وا دەزانێت ئێستا زۆر جاری وایە خەڵکی وایە دیوازانێ من سەمونخانم بێن خۆڵان پاقلاوی گەرمە بەرێ وڵی پاقلاوی گەرمە ناخورێت ناخورێت هەر ناخورێت پاقلاوە بە گەرمی هەر ناخورێت ئەی کامە بە گەرمی خۆشە وەڵڵاهی ئەگەر ڕاست دەبێت زۆر خۆشە بە گەرمی سیرکە ساردی خۆش نییە ئەگەر ڕاست دەبێت هیچیان بە گەرمی خۆش نییە ینی ئەو سوودەی نییە تۆزە سار ببێتەوە ڕۆن و شیلەکە نییە دەست لە یەک بەردەن تامەکان زیاتر تێکەڵە بێ بەڵام تۆ بە گەرمی وەڵی سیرەکەی شیلەکە بەدەم تایەتە خوارەوە باشە ئەنجا هێشتا چوان تامەکان یەکی نەگرتووە کە تۆ لەسەر خۆ سارد بۆوە نەتام و چیری بەڵام ئێمە ناڵێن کۆن ببێ بەڵام بەدڵنیاییەوە پاقلاوی ئەمڕۆ بۆ بەیانی خۆشترەوە لەوەی ئێستا بیخۆی چەند ڕۆژەمێنێتەوە ساعمەر وەڵڵاهی من ئەوەی خۆمان دروستیەکەین خۆم زۆر دڵنیام دوای مانگێکیش بیخۆی وەکە وا دەزانی ڕۆژە لەو پێش دروستی شیرینە تەڕەکان یا وشکەکان ئەوە وشکەکان وەڵا من چۆرەك دروست دەکەم خۆمەڵم زمانی ساڵێکی یەکەم چونکە کاتی خۆی بردومان بۆ مختبەر لەبەرەوە ئێمە بارکۆتی لێدەین لە مارکێتەکانە وتیان دەتوانی بۆ 2 ساڵ و نیو تاریخی لێدەی بەڵام من تا ئێستاش خۆم بۆ 4 مانگ تاریخی لێە چون بۆ ئەگەر تۆ لە مارکێتە بازە مارکێتێکە ئێمە ڕێز و خۆشویستیمەیە بۆ هەموو کەسێکی بەویژدان بەڵام بازە مارکێتێکەیە لەوانەیە لە شوێنێکە دای بنێ بە هەفتەیەک ئەو تەمەنەی لە دەست بە بەڵامەڵی خۆ 2 ساڵ و نی تاریخ لێ درراوە جا لەبەرەوە من 4 مانگی لێدەم بۆی ئەو تەحەفوزەش نەمێنێت لەوە وەسا عومەر بابەتێکی دیکە کە ینی قسەی لێکرێ جگەل لە ڕۆنەکە و شیرینەکە شەکرەکە با بڵێن هەست جۆرە بێ بابەتێکی دیکە ئاردەکەیە کە ئەم نانەی لێ دروستەکرێ ئەم کرێتە هەویر و دواتر بۆ هەر بابەتێکیان بێ ئیشی پێکرێت ئێوە چ جۆرە ئارد بەکارێنن ئاردێک کە ئەوی پێوترێت سفرەکە یان ئاردی بۆر ئاردی کەپەکدار چ جۆرە ئاردێ بەکار وەڵڵاهی عادەتەن ئێستا بۆ شیرینی ئاردی سفرە ئێستا ئاردی تورکی بەڵێ ئاردی تورکی زۆری نا بەڵام ئاردێکی جۆرێکی ئاردنی هەیە کە ئێمە ئێستا بەکاری دێنی بە تایبەت بۆ پاقلاوە ئاردێکی زۆر چاکە لەبەرەوە گەنمی ئەسڵە مە فەردەیەک لەو ئاردەی تر ئاردی سفری تورکی بە 40,000 ئەو فەردەیە 6,000 پێ باز لەبەر جۆری و کوالێتەکەی ئەنجا لە ناو ئاردە تورکیەکانیش دووبارە ئاردی باشی تایە بەڵام ئاردی خراپیشی تایەن لە ناو بازاڕە هەمە جۆرە بە حقیقەت ئەمە جۆرە ئێستا جۆری وا هەیە مەسەڵ ڕۆنێک ئێستا زۆر بەربڵاوە لە ناو بازاڕە ڕۆنی دار وەڵڵاهی ئەسڵەن بە تازەی بێنی کوالێتی لە دەستداوە یعنی ئەمە نەبێت لە بایعەکەژە درێ بەڵێ ئەمە نەبێ کوالێتی ئەوە نەبێ کوالێتیە بۆ ئەوە نابێ بڵێ هێلکە ڕۆنێکی پێ ئەەکەم و دوای ئەوە تووشی شتێک نەبم بەڵام زۆریش لە بازاڕە بەکاتێ من پێ دەڵم ئەڵم هەموو شتێکەوتۆتە سەر ویژدان تۆ بەچی ویژدانت ئاسوودە دەبێت ئەوە بکات باشە شتێکی تر لە نانەوخانە و سەمونخانەکان هەرچەنە ئەوەش پسپۆڕانی بواری خۆرە قسەیان هەیە لە سەری مامۆستا شەخباتی کاچی داوای سەمونی جۆیان نانی جۆکیڵن ئەو ئاردە هەر جۆ نییە چونکە ئاردی جۆ نە ئاسان ناکرێت بە نان و سەمون لە بابەتی پاقلاوە و شیرینی و ئەم بابەتانەیە شتێکیە بەناوی ئاردی جۆ ئەتوانرێ ئاردی جۆ بۆ ئەو بابەتە بەکار بێنرێ وەڵڵاهی ئەگەر لە ڕاستیان بێ ئاردی جۆ ئاردێکی بە قووەتە منیش گومانم هەیە لەو ئاردی کە دەڵێن ئاردی جۆیە هەنێک دەڵێن گوایە جۆرێک لە کاکاوی تێکەڵ دەکرێ و هەنێ مادەی تر تێکەڵەکرێ جۆرە سپێتەکەی لە دەستدای و پێڵێنەوە بەڵام الله ئەعلەم من نازانم ینی بڵێم ئللا دەقیقەن وا بڵێم بەڵام ئەوە نەئەزانم ئاردی جۆ بەڕاستی زۆر زەحمەتە بۆ ئیشی ئەمە بۆ هیچی ئەویرکاری ئەوە نا شارەزایم لێتی کە ئاردی زۆر شتێکی مەحاڵە بۆ ئیشی هەویرکاری الله ئەعلەم ئەو خەڵکی کە مەسەلەن ئاردەکە دێنێ و بە جۆ دەیفرۆشێ خۆی وجدانی وەسا عومەر
ئەوەی ئێمەشوئێوەش ئاگدارن یعنی ڕاگەیاندن و هەروەها دکتۆرەکان و پزیشکەکان زۆر حەزەر لە خواردنی شیرینیە دەن ینی بەگشتی بەڵام ئایا ئەمە تەسیری لە بازار کردووە خەڵک شیرینی هەر ڕووی کردوتە شیرینیە کەم بۆتەوە من لێرە قسەیە دەکەم هەم بۆ بەڕێستان و هەم بۆ بینە لە خۆشەویستەکانیشتان حەچی لە ژیانی ئێمە هەیە ئیسراف و زیاد بەکارهێنانی زیانە وە خۆی بەکاری بێنی سود بەخشە من مەتحی شیرینی نەکەم بڵێم لەبەرەوە من بوارەکەم شیرینیە بۆیە مەتحیەکەم بەڵام شیرینی شەم سەنعات و بەشێکە لە ژیانی ئێمە ئەگەر ئەم شارە شیرینی تیانەمێنێ پێ دوایە خەڵک لە دەروی وڵات نایهێنێ معنێ وایە شتێکە واقعەکە هەمانە ئێمە یعنی داوای لە دکتۆرە بەڕێزەکان ڕاستە شیرینی منی ژەڵم زەرری هەیە بەڵام چۆن زەرری هەیە ئێخۆ خەڵکێکی شەیە ئەگەر شیرینی نەخوا زەرری هەیە ئەی ئەوان چی لەکە با ئێمە بێن ناوەڕۆکی معلومەی تەواو بین چونکە بەشێکی ژیانی خەڵک لەوانەیە جۆرێک لە مەعیشەتی لەسەر ئەم پیشەیە بێ وەسەعمەر خەڵکێکەیە بە تایبەتی لە سلێمانیەوە ئەچێ بۆ مەریوان بۆ کڕینی شیرینی و یەتۆ ئێوارە ئەزانی چۆنە نابێ جۆرێک بێ لە کاردانەوە خۆ یەکشیژێت خۆ باوەن یەکشتم ساڵمەر خۆی بابەتەکەی کە پزیشکانی ژەڵن تەواوە شتێ نییەنی خوانە خواست لە ئیشیەوە بە بەڵام ئەوان باز لە چیەکەن چۆن لە ڕۆژواڵێ ئەوەی لە سەفەرە و نەخۆشە بە ڕۆژوو نەبێ ئەوەی کە نەخۆشی لەگەڵایە ئەوانەی کە قەڵەون ئەوانەی کۆمەڵە گرفتیان هەیە شیرینیان لێ کەمەکرێتەوە لیان مەنعکرێ ئەژنە کەسێکی تەندروست کەسێکی زەعیف کەسێکی کێشەیەکی نییە بێگومان ئاساییە بە ئەندازەی پێویست وەک جەناب فەرموو نەک زیادە ڕەویتیا بکە نەک بەربانگ ئێوارە 4-5 لوقمە قازی و نازانم مشکلەکەش ئەوەیە ئەوانە حەزیان لێ خۆی زیادە خۆریەکە ئێمە هەمومان گۆشت سفرەیە گۆشتی لەسەر نەبێ ئەڵین سفرە نییە وایە بەڵام لە عینی کاتیشە زیاد خواردنی خۆ هەر زەرەرە ڕاستە باشە خۆ ئێمە بێ ئاو ناژین ئەی خۆ ئاویژەمان خنکێنێ ئەزانی دکتۆرە بەڕێزەکان لە ئێمە زیاتر معلومەیان هەیە ئەزانن سوودەکانی چییە بەڵام دەبێ لەگەڵ زەرەرەکانی هێشتا سوودەکانی بۆ نمونە لە تەمەنی لە سەر و 40 ساڵەوە تۆ بەم ڕێژەیە دەتوانانی شیرینی بەکاربێنی ئەمە واقعە ڕاست کاکە تەمەنت چووە سەر و 40 ساڵ تۆ ناتوانانی هەموو ڕۆژە پاقلاوەیە بخۆی دوان بخۆی سیام بخۆی ناتوانانی بیخۆی ڕەحمەتی خوان لەبێ ئاتوانی کاکە بۆ ئەوەی شەکر لە جەستەتا کەم نەبێتەوە لە هەفتەیەەکە دوو دانە بخۆ لە دوو هەفتەیە دوو دانە بخۆ خۆ پێویستە ئیلا دەبێ بیخۆی من ێستا شەکرەمەوەشی هەرچەنەوە گوتمان کە وەساڵمەر یعنی بابەتی شیرینی و مەرجنی هەر ینی شەکر هەر لە شیرینیەوە دەستکەوە یعنی تەنان ئەو نانی خۆین ئەو برنجی خۆین بەبستێنی ئەگەر شیرینیش نەخۆین دنیا کاول نابێ و ئەشتوانین پێ بژین ینی گرفتمان بۆ دروست نابێ بەسم ئەلەوەیە ئەو شەکری لە برنجا هەیە زۆر زیاترە لە شیرینیە باشە خۆ جۆرە لە جۆرەکانی میوەیە خۆ شەکر زۆر زیاترە لە شیرینی خۆنی شەکرانە ناتوانن کاڵی خۆن بەشێکی زۆری میوەکان کاکەمە دۆشاو لە ترێ دروستەکە دۆشاو لە تووەکەی ڕاست خۆ لەوانەیە کاتێ بچین بۆ لا دێشەکرەشت بێ قاپێت و بۆ بێنن ئەحکە بە لەزەتە ئی وەڵا کاکە خۆی شەکریتیایە دەبێ ئەویش حرام بکرێت لە سەرمان بەزیترەوەیە لە ڕووی زانستی و شەکری ئاڵۆزمانەیە شەکری ینی ماوەنێکا وەسە شەفاتە پزیشکانە و ڕاهێنەرانەیەن باسیەکەن ئەی جۆری شەکریشمان زۆر لە ژیانی ڕۆژانەی خۆشمانە هەشتێ زۆر بوو زیاتری بەکارێنی ئەمڕۆ چونکە زانە زۆر بۆ زۆرتری بەکارێنین یعنی لە ساڵی هەفتاکانە لە ناوچەیەکی بەرفراوانی وەکو شارباژێرا 4 دکتۆری تیا بووە فریانە کەوتۆ باسی ئەم شتانە بکە ئێستا زانست زۆرە تەوەر نەماوە قسەی لەسەر ناکە ئێمە مەجبورە کاکە بێت سەر شیرینەکەی منی سەر بازار ئەوەی باشە ئەوەی باشە میلەتی کورد زۆر بە قسەی پزیشک و ئەوانە ناکە خۆ ئەگەر بە قسەی بکردە بە علەنی ئاشکرا هاوارەکەن کاکە ئەم شەربەتە سوور و سەوز و شوونی و مۆرەی هەیە شەربەت نییە مەی کرد بەڵام بەرناکەوێت تا دوکانی شیرینیمان نەبینیەوە دابخرێ لە باشە تۆ بۆ شتێکی تر ناڵێن ئێمە میلەتێکی موسڵمانی باشە خۆ دین زەرەری نییە بۆمان بێگومان وایە خۆ ئەگەر هەمومان بە قسەی مامۆسایانی ئاینی بکەین باشە ئەبێ پیاوی خراپ نەمێنێ لە بازار
باشە خۆ دێنە ئەو معلومەیەکمانی و هیچ زەرەرێکی نیە و خەیری سوود و خوای گەورە کاتۆلیکێک و بەرنامەیەکی بۆ نردوین و بۆ ژیانی ئێمە هاتووە مامۆستا بەڕێزەکانیش ئەوانی کە لە دوای پێغەمبەر صلی الله علیه و سلم هاتوون و هەموو ئەم پەیامەیان بەرگە بە بەرگە گەیاندووە ئەی باشە بۆ پیا و خراپەر زۆرە معنای وایە جۆرێ لە نابیستی هەیە هەر هەش بووە بەڵام جۆرێکیش لە تێگەیشتن هەیە یعنی ئەوە نی ئێمە ڕەشبین بین بڵین هەمووی زەربی سفرەکەین دەیان نمونەی زیندوو هەیە لەسەرەوە ئێمە بڕوان بە عیلم هەیە ئەگە بڕوان بە عیلم نەبێ کەواتە بڕوان بۆ سنعات و زانیاریش نییە کە خۆم دوێکم قسە بکەم ینی وەسا عومەر ئەگەر ئەو نابیستەیە نەبێ بازاڕەوە سێ ئەم باسی شیرینی ئێرانی کرد خەڵک لاوانە لێرە بۆ بێتاقەتی بچێ ماسێکیش بخوا لە زرێبار و شیرینیش بێنێتەوە لەسەر ئەوە هەر بە دلیڤەری بۆێرن بۆ پێنجن ئەم شیرینی نازانم لوبنانی و سووری و تورکی و عەرەبی و ئێستا خۆت زانی براندیان هەیە لە شارەکان بەڕاست ئەمانە تەسیریان کردوتە سەر کار و بازاڕیەوە یان یا بە لەسەر ئەو شیرینی براندە من شتێکی جوانت بێ بڵێم ڕۆژە برادر لە تەلەفۆنی بۆ کردم وتی وەستا ئەرێ دوکانتان ماوە وتم وڵات تا سەعاتەشتی شەوەمانە کۆرەوتی بە قوربانم بم پەنێکم ماوە فریام بکەوە وتم چییە کۆرەوتی وڵات 2 کیلۆ شیرینی وتم بەسەر سەر ئێستا دێمە گەر دوکانی نەکراوی نەبوو داکەم وڵاتی کات وتم مەوزوع چییە وتی کاکە چوون بۆ ئەستەمبوڵ 2 کیلۆ پاقلاوەم هێناوە 2 کیلۆ پاقلاوە 800,000 خۆمانم پیاوە لە ئەستەمبوڵ بەڵێ وتی وەڵاکی تر کاکە میوان هاتن و وڵا پاقلاوەی ئەستەمبوڵی هێناوتی وڵای کاکە سەیری میوانەکانم کرد بەش ناکە کاکە 2 کیلۆ بەرە با لەگەڵەوەیان دەرخوازیان یامێ و ئیتر دوای فترێ بینیمەوە وتم بە کەڵە کاتن وتی سوێن بەخوای گەورە لای تۆ بە 7,000 کڕیم باشە بە 28,000 دەرچوو لەوێ کۆڵە پارەم پیاوە ئەوانەی تۆ تەوا بوونەوەی ترمایەوە وتی ئەوانیان پێ خۆشتر بوو هەچی لە تێکی لەوە هەدوانی لەم خوڵین کوردواتەنی هەڵین گڵی تووری دەرمانە یەمە جا لە میلەتی کوردایانی بەڕاستی من هەمیشە و گلەیەم کردووە ئەڵێم ئەوەی هەمانە لێی بێزارین ئەوەی نەیمانە لەسەری قەرزارین باشە یعنی قەنەعەتمان بەوە نییە کە خۆمان هەمانە هەر ئەوەش وای کردووە ئێستا کللتوری کوردیمان تەواو فەرامۆش کردووە کللتوری ئەوروپی بەکاردێنی کە سووری جەزانی زیاد لە ژیانمان دەدا بەڵام من بەلامەوە زۆر باشترە ئەوەی کە خۆمان هەمانە گوێزێکی هەورامان و مێوژێکی شارباشێڕم لە هەموو خۆراکەکانی ئەوروپا پێ باشترە لەبەرەوە چییە ئەمە سوودەکەی دەگەڕێتەوە بۆ خۆمان و من ئێستا 18 کرێکارم هەیە هەر هەمووی کوڕ و کچی گەنجی ئەم شاری خۆمن باشە دوو قیمەتی ئێرانیەک یان تورکیەک لەگەڵ ڕێسمەوانیش مرۆڤن و دەبێ بژین دوو قیمەتی ئەوانیان ئێمە بەڵام بیرکردنەوەی من چۆنە ئاڵێم ئەو بیانەی کە دێ مەسەرم بۆ نمونە بە 20,000 بۆوەکە ئەم 20,000 18 لە وڵاتەکەم دەڕواتە دەرەوە من 30,000 بۆ ئەم هەرسیەکەی لە وڵاتەکەی خۆمان سەرف بکات جا یعنی بەڕاستی بە زۆرمان قسە لەسەر شیرینی کرد من حەز دەکەم وەلەو ئەگەر بەرنامەکەتان تێک نەدات شتێک لەم بابەتەش بڵێ ژیانی ئێمە ئێستا زۆر جاری وایە پرسیارەکەم بازاڕ چۆنە خی گەورە قەنەعەتێکی لا دروست کردوین نەخۆشین پرسیاری لەکە چۆن ئەڵی باش بازار چۆنە الحەمدولله بەس لە دوای الحەمدولله کۆمەڵێ وشەی زۆر چاکەیە ئێمە 1 ملیۆن و قسوور موچە خۆرمان هەیە بەڵێن ملیۆن و ڕۆبێ هەر موچە خۆرێک 4 نەفەری بۆ حساب بکە ئەبێتە 5 ملیۆن ئێ خۆمان 6 ملیۆنین 1 ملیۆنی مایەوە ئەم ملیۆنەی لەولاوە کەواتە 5 ملیۆن چاوەڕوانی موچەیە هەر کاتێ موچە نەهات منی پیشەوەریش وەک ئەو زەربەم بەرەکەوێ ڕاستە ئێمە دەڵێن لە کوی دنیاە دوو جۆر لە حکومڕانی هەیە ئەو حکومڕانەی کە دەڵێ دەوڵەتداری دەکەم جۆرە لە حکومڕانی تریچیەیە کە پێی دەڵێ دەسەڵاتدار ئێمە ئێستا کۆمەڵێ دەسەڵاتدارمان هەیە بیر لە ژیانی خەڵک ناکەنەوە ئەگەر بێتێک و بێن خۆیان یعنی بەسیترین بڕیار کە هیچ زەرەرێ لە کوردستان نایە خەڵکەکەی خۆمان پێویستی بە هەلی کار و دەستی کارە
با دەستی بیانی لێ بچێنشنەوە 1 ملیۆن کەسێکێتە سەرکار باشە 1 ملیۆن کەس ئەمانە کەواتە شوێنی 1 ملیۆن موچەخۆری گرتەوە پارەکەی لە ناو خۆیان مەداوەرە دەکا یعنی وەزارەتێک منێ بە ناوی وەزارەتی پلاندانانەوە بەڵام بەداخۆم تا ئێستا پلانێکم لێ نەبینین کە لە بەرژەوەندی خەڵک بێ هەموو پلانەکانیان لێدان بوو لە ئابووری و لە سمعە و لە ژیانی خەڵک وەساعمەرجان دەست خۆش بێ من سپاسی جەنابتانەکەم ینی بۆ ئەوەی دوای داوای لەتانەکەم ئیزافە بوو بەڵام حەزیشم کرد وەکو پەیامێک وەک معلومێکی کۆم بیگەێنم دووبارە دەستخۆشی لە ئێوە دەکەم کەناڵی پێیام هەر ئەوە تەندروستیشت بەرە و باشتر بەرە ئینشاءڵڵا زۆر سپاستانەکەم بکێتە تەمەنتەوە خی گەورە بۆ خێزان و ماڵ و مناڵت بهێڵێ و ئەوانیش بۆ تۆ بهێڵە زۆر سپاسی جەنابتانەکەم دەستخۆشیتان لەکەم کەناڵی پەیام لای من متمانەیە یخوا بەخێر سەلامەت خۆشحاڵ بووین زۆر خۆشحاڵ بووین عزیزی من خەڵکی کاسب خۆشەویستی خوایە واللهی منیش هەموو کەسێکم خۆشە بەس من ڕقم لە کەس خی گەورە خۆشی بوێنی خەریکی شیرینیت کاکار شیرینیە بێ شیرین بی زۆر سپاسان لەگەڵ ئەوسە شەفاتح وردە وردە ئیتر ئێمە لە تەوەرەی سێهەم بۆ تەوەرە تەندروستیەکەمان نزیکە بینەوە قوربانجان هەر لەوێ دای بنێ ئێستا و برانە لە خزمەت تابە بەرەڵا ئەمانەوێت تۆ چۆن والله بەقوتە لەسەر ئەو بابەتە نەخۆشیە دەرونی ئەو حاڵەتانی کە ڕوو ئەدەن و دوجار ئەبێتە هۆی ئەوی کە ئینسان لە ڕووی دەرونی و وا وێران ببێ وا دابڕوخێ دەسی بچێتە کوشتنی باوکی دایکی خوشکی برای ئەم حاڵەتانە خۆزگە ئێوارە ئەم حاڵەتە ڕووینایە هەرچەندتر قەدەرەوە ئێمە ناتوانین خۆزگەر بخوازیین تا ئێمە لەم بەرنامە بەڕاستی دکتۆرێکمان بانگ نەکردایە و ئەم باسەمان نەکردا چکەمە بەڕاستیان ڕەمەزانە دوو کارەساتی زۆر ناخۆشی تیابوو لە ناوخۆی کوردستانە ئەو دوو کارەساتە بووە لە جیهانی ئیسلامیشە ئەو شەڕ و ئاژاوانەی کە هەیە ئەوە هەر بەردەوامە بەڕاستی بەتایبەت غەزە لەولاوە بۆستێکە بەڵێ دیسانەوە قوارەی زایانی و جوولەکە وەک هەمیشە و وەک قورئان ئاماژەی پێەکە پابەند نەبوون بە وعد و بەڵێن غەزە یەمەنێکی فەقیری هەژار کە ئەو قەسفە زۆر دوڕندانەی بەرامبەرەکرێت ینی هەر لەسەر غەزەوای لەکرێت بەڕاستی ئەمەش کارەساتە کە تۆ گیانی ئیسلامی کەوتۆتە ژێر هەیمەنەی ئەمریکا و ئیسرائیل بە تەواوەتی و هیچ دەسەڵاتێکی نەما ڕاستە نازانمان حاضر بوو بێ کاک عادل هاتوویان ناگەر بەڵە حازرە مامۆستاجیان فەرموو و جەناب پێشوازی لێ بکەی لە خزمەتە بینێ کاتوگیان فەرموو حالێک وەسەلا دکتۆر گیان باشە قوربان حاڵ باشە کاک دکتۆر جەعفەر خۆ خێر بێت خزافەگیان فەرموو بەخێر بی کاک دکتۆر حاڵ و ئەحواڵت تەندروستیت دکتۆریان بەخێر بێت تۆ ژیلی کوردی لەبەر کردووە باشە دکتۆر لەگەڵ ڕۆژوو ڕەمەزانە الحەمدولillah ڕەمەزانەکەی خۆشە گەرمانیە و کوردە گەرمانی سەرمایە لەسە باشە خۆشە وانە سەرما گەڕاوەتەوە تامان دکتۆر جعفەر عومەر پزیشکی پسپۆری دەشت نەخۆشیە دەرونیەکان کاتوریان پێمان خۆش بلەم ڕوە ئەم هۆکاری دەرونی و کۆمەڵایەتی پشتە و ڕووداوەکانی کوشتن و یا ئینتیحار بەگشتی ئایا ئەم بابەتی کەیسام شەو لە گرێزە یاخودەوەی هەولێر کە ڕوویە ئەچێتە بواری ئینتیحاری کەسی خۆی بە تایبەتیەوەی گرێزە و هەروەها کوشتنی نزیکەکانی خۆی و ئەم ڕووداوانە کە ڕۆدا هۆکارە دەرونیەکان چین کە ئایا پاڵنەری دەرونی هەیە ئایا ئەو کەسە لە ڕووی دەرونیە تەواوە کارێکی ئاواکات بەڵێ خۆشحاڵم لە خزمەتانە بەنای خۆی گەورە خۆی لە ڕاستیە بەداخۆین بۆ ئەم ڕووداوە ناخۆشانە کە لە کۆمەڵگایمە ڕوەدا زۆر جار بەیانی هەڵەسی لە خەو ڕووداوێکی ناخۆش خەبەرتە بێتەوە ڕووداوێک ناخۆشە ڕوئەدە هەموو باری دەرونیمان تێگەچێ بەڕاستی توانم بڵێم ئەم دوو ڕووداوە بە دوای یەکە باری دەرونی خەڵکی زۆر خراپ تێگەیانێت هەر مەجلیسێک و باسی ئەم بابەتی و زۆر ناڕەحەتی کردو خەڵکی بابەتی کوشتن یان خۆکوژی دوو بابەتە لە یەکەوە نزیکە بەڵام دوو دیاردی جیاوازن خۆ کوشتن فاکتەر و هۆکاری خۆی هەیە و کوشتنیش هۆکاری خۆی هەیە بەزوو دیاردی دوێنێشەوە کە ڕوویاوە هەردووچی بەیەک جار ڕوویداوە بەیەکەوە ئەنجام درەوە لە ڕاستیە خۆکوشتن و کوشتن و بکوژی زۆر فاکتەر و هۆکار ڕۆڵیان هەیە دایان فاکتەر و دایان سەبەب بتوانێت بێتە هۆکاری کەسی خۆی بکوژە بەڵام نەتیجە دێتەوە سەر بارە دەرونیەکەی مرۆڤ چونکە هەرچی بێ لەو کاتە بارە دەرونی کەسەکە چۆن بووە جاری وا هەیە مرۆڤ لە ترسانە کەسێک کوشێ جاری وا هەیە لە دڵتوندیە کەسێک کوشێ جاری وا لە
لە بێزاری و لە قەلق و لە ڕاوکی خۆیان کەسە گوژە مەرجنە هەموو جارە تۆڕەیی بێ مەرجنە ئیلا بێت تۆڕە بێ کەسەکە بۆ نم کورلان لە نتیجەی ئەوەی کە ئەو کەسانێت تووشی و ڕوودا کرد و پەنای بۆ خۆشی بردەبێت جاری وایە لەوەی تۆ لە ترمەترسی ڕزگارە بێ کەسێک لە ناوابێ بەڵام بەگشتی دیاردەکە دیاردەیەکی دەرونیە کە لە کەسەکان ڕۆدا بەڵام هۆکارەکانی زۆر ینی بەشێک لە هۆکارەکانی مەرجنەی لە هۆکارە کەسی و فاکتەرە کەسی و تایبەتەکان بێت جاری وە هۆکارەکە و کارێکی کۆمەڵایەتیە جێرە کولتوریە جاری وایە نەریتیە ئەسڵان هەندێک کۆکاری هە قانونی یاسایی لە وڵاتیە بێ بە بڕۆی ئێمە ئەوی کێمە لەم بوارە ئەزانین و خەڵکە بینین و حاڵەتەکانە بینین و بەرکەوتمان لە گەسی بکوشە یعنی بەشێک لە هۆکارەکانی لە کۆمەلگایمە ئەگەڕێت و مەسەلەی یاساکان جاری یاسا بەکە لەگەوەنایەکە ئەم کەسەوا لێ بکە کە بۆ نمونە مەسەلەن تا ئێستا لە کوردستانە چەندین ساڵە مەسەلەی سزای لە سێدارەدان جێبەجێ ناکرێت طبعا ئەو کەسانی کە حەقیان لە سێدارە بدەن بدرێ بۆ ئەوی و خەڵکی تر کە ترسی چووکە بۆمەوە ئەمە بۆ ئەوەیە کە مرۆڤ بڵێ ئەمە جۆرەکە لە عنی بجێ بە دیاردەیەکی دەرونیە کە خەڵکی ناترسێ سە مەسەلەکە کەسێ بکوشێ ئەوە لەوە ئاسانتر چییە سوڵحێگەکە و یەتە دەرەوانە هیچ کێشەیەکی نامێنێ ئەمە چەندین دیاردەمان هەیە لەم بابەتە هەر بە سوڵح چۆتە دەرە دووبارە ئەمە قەزیەمە کەسی ئەمان شێوازی دووبارە کردوێتەوە بۆ چونکە ئەوە ئەم بابەتانە ناڵم فرافرا هەندە جارە پێندی بە ژینگەکەەوە هەیە و ژینگەکەم ئێمە تایەژین ینی بەشی ئێستامانە بەشی چەند بەڕاستی یاساکان هۆکارێکن وتاری ئێمە وتاریمە زۆر خراپە وتاری ئاینیمان وتاری سیاسیمان کللتوریمان زۆر خەڵاتە پڕ لە هەڵە یعنی ئەو کەناڵێکی ئاینی ئیسلامیتان هەیە ئاین سیاسی بەڵام پێویستم بە ئاینە بەس بەڕاستی وتاری پیاوانی ئاینی زۆر خراپە مانەنە ئەوە سەبەبن نەخێر دینیشێکە لە فاکتەرەکان بۆی پشتن ڕوونەدا دینێکێکە لە فاکتەکان بۆی خۆ نەکوژی ینی دین بە خۆی پارێزگارە ئێمە لە هەموو شوێنەکە هەموو توێژینەکان ئەمەژە بۆ کە مرۆڤی دیندار هەم خۆی پارێزە لە خۆکوشن هەم ناشتوان خەڵک کوشە چونکە تاوانەکە لە خۆشببوونی نەلای خۆی گەورە و تاوانێکی خەتەرە بەڵام گوتارەکە واکە کەسێک تووشی و تۆژەفەر هەندێک لە وتاری ئاینی بەشێکیانە گشتی وانە دیارە ئەو بەشش لۆمە زۆرەکرێت زەیم ئەو بەشە کاریگەری ئەبێ لەسەر نێوجوان لەسەر گەنج بۆ چونکە عاتیفات جوڵێنە گەنج و نێوجوان ینی عاتیف ئێمە هاوارەکەن دەڵێن دایک و باوک ئاگاتان لە نێوجوانەکە ئەمە هاوارێکی زۆرە باوان داوام هاوارەکەن کاکە نەوجوانەکەت بزانەی دێدەش بەڕەڵای ئەکا ئەچێتە کوێ ئەچێتە مسکەوت ئەچێتە کافتریا ئەچێتە دەرەوە لە زدانکۆ لە ئەسڵان گەنج بۆ پیانوە نەوجوانە سە نەوجوان پێوان وایە 15 ساڵ و 16 ساڵە تا 25 ساڵ سە نەوجوانە تێمەنەکە ماوێتی گەشە بکە عقل خۆجاری وایە پێ ئەچێ ژینگەکە نایڵم عقلی کەسەکە گەشە بکات توانەکانی بۆیە بەس من بەڵێ لەوێ تەسیرەتەکەی لەوێ گوێ ناگرێ ئیهمالی یەکەم مناڵەکەیەتەوە سێکە فکرێکی خراپی هەیە بۆچی چۆ قۆناغی نێوجوانی قۆناغی دروستکردنی ناسنامەیە کەسێک کە ناسنامی خۆی بنیاد بنێ بزانە چێە چۆن بەناوبانگ بێ ناونیشانەکانی چێ ئێمە جاریوە ڕێگە نادەمێنەوە جوانەکە ناسنامی خۆی بدۆزێتەوە خۆمان شتێکی بۆ دیاریەکەین مەسەلەن باوکودایکیانە تۆ بێ وابێ شخصیتت ئەبێ خۆی بگەڕ بزانەکەم کەسێتی بۆ گونجاوە لە دینداریش هەروایە نابێ زەخت و زۆری لەسەر لەسەر جۆری دینداریەکەی لەسەر بنەمای مەسەلەی ئایدۆلۆژی ئەمە ئایدۆلۆژی بۆ دیاریەکە هیچ نەبووە دوای کە تێگاوانی شتێکی ترە بیستێلەوەی خۆی جوانتر و باشترە و ڕاقیترە ئەچێ بە دوای واگەسیرەکەەوە بەس حماسەتە هیچ منطق و عقل و زانستی نەخوێندنەوە و نەخوێندنەوەی واقع و نەخوێنەواری و ئەمانە هەمووی کاریگەری زۆری هەیە ئێستا ئێمە نەخوێنەوەی نەمە خەریکی مۆبایلین ئەمە گوێگیری ناخوێنین هەیە خەریکیانی لە گرێژنە دەرەچێت ئەم باسی خوێندەواری و نەخوێنەواریەکەین ئەوەی هەولێر پزیشکە ماڵی خەزوری قەتڵ عام کردووە بەڵام مەبەستەکە لە چیە لە نەخوێنەواری لە نەخوێنەوەی ئێمە خوێندنەوە بەمانە ئەساسیەکەی خۆی کەتی بگەین لە بارودۆخەکە بتوانی چواردۆر خوێن مرۆڤی خوێنەوار زۆر بەدەگمن پەنابە بۆ کوشتن بۆ تاوانکاری بۆی کە کەسێک ئەنجام خوێنەوەرمانە خوێنەواری ئەساسی نەک ئەوەی کە ئێمە بەتەمام حسابمە خوێنەوارین بەڵام چەندێکمانەوەی مۆبایل بەکارەهێنێ ئێستا توانن بڵێن بەڕقم بڵێن چی هەیە بەکارانی مۆبایلەکەی کەمتر بێ لە خوێندنەوەکەی نیمان تۆ جعفەر شێگەی باز لەوە ئەنجاکانم بۆ سنم شەهادە پێوەدینە بە خوێنەواری بە سەقافەتەوە ڕاست مخۆ پزیشکم تەواو خوێنەوار بووە بەتوانە بۆ شەهادی بەرزیاناوە پێوەدی بۆ نییە ئەم شتانە تاوان بڕبزان چێ تاوانەکە خەڵکی خوێنەوار شادار تاوانەکە خۆمەرجنەی لا بێنە خوێنەوار بێ خوێنەوار مانەوەی کەسێک بێ هۆشیار و ڕۆشنبیر بێ فکری بەکار بهێنە تێگەیشتنی هەبێ زۆر جار باس ئەم چەمکی وڵا گرفتی دەرونی هەبوو وڵان کێشەیەکی دەرونیە بوو ئەی دکتۆر قەزەیەکی گەورە ئەڕوا و ئیتر بە یەک بەم قسەیە کۆتای وڵی ئەو گەنجیان ئەو ژنیان ئەو پیاوە گرفتێکی دەرونیە هەر بەڕاست ئەمە قسەیەکی زانستیە مامۆستاشی هێبایی کە تێکەڵ ئەمەوێت هەر لە تەواوکردنی پرسیارێکی کاکدانا کە تۆ لای ئێوە چەمکی تاوان بڵین ینی تاوانباربوون ئینسان لە ڕووی دەرونی و لە ڕووی نەفسیوە ئایا ئەگونجێ هەموو کەسێک
تاوان بکات ئەگونجێ کەی بگاتە قۆناغی تاوانکردن تاوان تعریفی چی لای ئێوە هەموو مرۆڤێکە گونجێ تاوان ئەنجا بە لە ژێنێ تاوانکردن بریتە لە لەدان لەو ڕێشوێن و ڕێڕسمانەی کە لە بواری کللتوری کۆمەڵاتی نەریتی بۆ خەڵکردنەوە جۆرەکە لە پێڵێن ڕفتاری نائاسایی مرۆڤێکی ڕفتارناسیەکە بریتە لە ئەنجامدانی تاوانکاری یەکێک لە تاوانکاریەکان کوشتنە سەبارەت بۆی کە زۆربەی تاوانەکان خەڵ ملی نەخۆشەکانی ئێمە شتێکی زۆر خراپە بەڕاستی ئێمە عیبە و لەکە و نەنگی بۆ نەخۆشەکان دروستەکە یعنی مەرجوانیە بە دڵنیایەوانێ ینی خەڵکی کە تاوانەکە هەمووی نەخۆشی نفسی هەبێ نا بەڵام لەویایە باید دەرونی تێکچۆ بەڵە تێکچۆ بەس بۆ تێکچووە مەرجە نەخۆش بێ ئەو دوشتە جیاکەینەوە ینی من لە شوێنێکە لە دۆخێکە کەسێکە بۆ گوتم بۆ نمونە تووڕابێ هەڵە چێ ئێوە شتی تاوانێکەکە نەخۆش نەبووە ساغی لە ساغیە تووشی توانی بڵی بارودەرینووی تاوانیە لەو کاتە باردن لەو کاتە بۆ جیاکەینەوە من کەسێکی عاقڵ و ڕێکوپێکە ژیانی خۆی کردە لە ناکایە کە باردەرین لەو کاتە بە هۆکارێک تێگەچێ جارە دەستێژیەکەنە سەر کەسەکە خۆی مەسەلەن تو دوتیژی بەرامبەر بەکارە هێندرێ مەجبورە بەرگی لە خۆی کە لەو کاتە کەسێکە کوشتەوە سلاح لێ نەبێ باشە بەڵێ مەسەن هۆکارەکانی تاوانکاری گوتم بەڵێ گونجێ بەڵام نەخۆشیە دەرونیەکان نا بەشتی زۆر خەڵەتە و تێگەیشتنە پێوانەوە هەر کەسێکی کوش وڵامە نەخۆشی نفسی هەیە کاکە نەخۆشیە دەرونیەکان ئێمە بەڕقم زۆر جاڵم 365 ناوی نەخۆشی دەرونیمان هەیە حتوانە بە پەنجەی دەست بۆ بژێرم دوانێنە پێ بڵم بڵم ئەگونجێ ئەمانە تاوانکاری ئەنجام بن ئەوش ئەگە لە ناو نەخۆشیەکە بن لە ژێر تەسیری وەهم و خاڵەتەکان زۆربەی مسالمە ئەوش دوو جەمسەری و شیزۆفرینیایە ئەو دوو حاڵەتەمان هەیە مەترسیان هەیە بۆەوەی کە شیزۆفرینیا وەهمی لەگەڵا بێ وەهمی هەبێ گومانی هەبێ لە تۆ دوژمنایەتی منەکەی تۆ ڕق لە منە تۆ تێوا لە من بکەی واستەکە ئەوەوە بیکوژە لە تاوی ئەو وەهمەی خۆی تاوانەکە بەرامبەر بە کەسەکەی تر ئەنجامەدا ئەم دوو گروپە بەتایبەت شیزۆفرینیاوە کە جا باشە ئەگە ئەو خەڵکە هەمووی شیزۆفرینیا بێ و تاوانەکانی تۆهاتە هەمووش نا وانە بۆیڵن ئەمە گوناهێکی گەورەی قەنە سەر نەخۆشیەکە ئەمە ماناوێ و کەسە نەخۆش نەبووە ئەگەر نەخۆش بوو بێت طبعا ئەمە زۆر خەتەرە قسەیە ئەگە بڵێ نەخۆشی دەری بۆ تاوانێک کرد طبعا ئەمە هەموو کۆمەڵگەی چواردەوری تاوانبارە ئێمە زۆر هاوارەکەین کاکە واز بێنن لە شێوازە هەڵەکانی چارەسەری ئەمانە پێویستی بە چارەسەر ئەگەر وا بێ ئەم قسەیە ڕاست بێ ئەم کەسە نەخۆشی نفسی هەبووە لە کەسوکاری نزیکی هەر هەمووی تاوانبارە چۆن نایبوو لە بچێک چارەسەری قسە نییە هەموو گرفتێکی دەرونی لایمە چارەسەری هەیە بەمانای بتوانین کەسەکە ئارامکەن و لە تاوان دووری خێنە مەرجە هەر کەس ئەو قسەی با بگاکدانە زۆر گرنگە ئەو چواردەورەی کە ئەڵێم کەسە نەخۆشی نفسی هەبووە هەمووی ئەبێ بە تاوانبارە بێ بەشێک بەڕاستی لە کۆڵۆ لەگەڵ بکرێت بۆچی ئەم نەخۆشە نەبردو بۆ چارەسەر کاتێ تۆ تاوانەکە خێتە بلی و کەسە کە تاوانەکە نەخۆشی نفسی بووە ئەو نەخۆش بووە ئەمە خۆڕزگارکردنی ئەمە خۆ تاوانبارکردنە بەڕاستی بۆ گوتم بەڵێ گونجایندێک لەوانەی تاوانەکە نەخۆشی نفسیانە ئەمە چەند کەسمانەیە بە هەمان شێوەیە ئەم کەسە نەبووتە ڕوودا و باز نەکراوە مەسەلەن 5-6 کەسی کوشتووە لە یەک کاتە لە عایلەکەی گومانی هەبوو کە ئەمانانە دەستدرێژی پێ شتێکی لێ بکەن بەڵام زۆرینەی ئەوانە کە خەڵکیشیان کوشتووە نچاغن دکتۆر مەرجار کەسێک تەقول بابی لە عیادەکەی لە کلینگەکەی ئێوە کرد سەردانی دکتۆرێکی دەرونی کرد پزیشکێکی دەرونی کرد ئیتر ئەوەی پێی ئەوترێ بە مستەڵەحە هینەکەی پێوترێ بەخشاویان لە ناو بازار کابرایتر شێت بۆ تەواو ئەمە بۆی خەڵکی زۆر جاریانی حەزەرەکە لەوەی سەردانی پزیشکی ئەوە لەکە عیبەیەکە نراوە بە نەخۆشی دەرونی شتێکی زۆر خراپە بە پێچەوانەوە من بۆ وەڵامی ئەو قسەیەوە جارە خەڵک هەیە ئاوا دێت مەسەر کە سوکاری بە زۆری هێنن نیوەکو ئێمە کە ساغ هیچ کێشێنێ خەمۆکێت لە ڕاوکێ تۆقی نەشتێکی هەیە یەتە ژوورەوەڵێ دکتۆرە بە زۆر هێنامەە مڵای جاب چۆ دەرە بزانە کلینەکەی من خەڵکی لێ بزانە کەس بەردەهاوێت کە هەمووی عاقڵ و ڕێکوپێکە بە پێچەوانەوە زۆرینەی ئەتوانم بڵم منەگە 100 نەخۆش ببینم سەردانم بکە 99 تەواو ڕێک و پێک عاقڵ وەکو ئێمە چۆن دانیشین لەوانە تو لەرە مقابلەوە کرد بێ نەزانی پێ نەخۆشە تەکیدم هاتووە دەیان هاتوۆتە کەناڵە قسەژەکە هەزارانیش هەیە زۆر تەبیعیە ماڵسایسان کوێە پزیشکە پیاوی ئاینیە چێتە مەسەلەن هەمووانە هەیە خۆ من ناکرێت بڵێ فلان کوڕی فلان هات بۆ لامان ناپاشتیوە ئەمە بەڵام هەمووی دێ بۆ ئەمانە زەی چێمە کۆمەلگایکی زۆر ناهۆشیاری مامۆسایان کۆمەلگایکی هۆشیاریمان زۆر کەمە بەداخڵم زۆر بەتەبە لە بواری دەرونیە حیجلە کورە بەدەست خۆیەتی بۆ خۆی وا لە خۆیەکە نە هیچی نییە کوڕ عاقڵە بێ خۆی چاکە بێت و با تۆزە گەورە بێ وەڵام تۆ نازان بە شووی بۆ ژنێکی بۆ بێنە باشە بێت و کوڕە بیبین بۆ لای فلان مەلا فلانشتی بەسەر ژنۆکەی ئەویان تووشیەکە تووشی بەڵاکی خراپترە بن من بەداخۆیڵم ئەم دوو هەفتەی پێش و دوو کیسی ئەوە هاتۆتە لای من زۆر جێگەی داخە بۆ من هەردووشیان خۆیان کوشتووە دکتۆر هات بۆ نەسەبە منەڵ دکتۆر فریان نەکەوتین هیچ قوربانەکان هاتون یانی چواردۆرەکەی کە تووشی ناڕەحەتی بە لەبەرچای خۆی کوشتو سوفەزوتانەوە هەنی ئەوە نامە لەو شێخ پێ کرد ئەم قسەکەیە ئەوە نامە لەو شێخ پێ کرد فریان نەکەوتین بۆ دکتۆر
ئەمە مەترسیەکەت ئەمە زۆر جان ئەم شتانە خەتەرە خەڵک لا دکتۆر لەبەر بازاری خۆتانە کاکە من وەکو دکتۆرێکی دەرونی وەکو دکتۆر لەبەر بازارم پێویستی بە گەرمینی خۆی بەداخۆی ئەڵم کە پێم ناخۆشە خەڵکێکی زۆر سەردانی منەکە ئەسڵا کلینیکی قەرەباڵغ یەکە من ئێستاش ڕەمەزانە گەل عیادە من فریان ناکەم ساعت 7 ڕۆمە ماڵە 6 ڕۆمەوە وەسمە خەڵک گواتی خوا دکتۆر لە بازاری خۆتانتان گەرمکە نا ئێمە خەمی خەڵکمانە بەڕاستی ئەڵم خەڵک زۆر ناهۆشیارە خەڵک کەڵم بەعام باسیەکەم هۆشیاری دەرونیمان نییە زۆر خراپین زیاد لە حد خراپین ئەمە پەیوەندی بە خوێندەواری و شەهادە و بڕوانامەوە نییە کابراغ شەهادی ماوەسەی زانکۆیە پلەی بەرز کراوەتەوە بە پرۆفیسۆری ئێستا چێت بۆ بابەتانە پەنا بۆوا بە جێرە پەنا بۆ شتە هەڵانی مەسەڵە مە سیحرەکەم و من فلانەکەم کۆمەلگایکی دواکەوتوی لەو بابەتێکی گرنگ کە حەزەکەم قسەی لەسەر کەم ئێمە لە مانگی پیرۆزی ڕەمەزانین مانگێکە ڕاستەوخۆ چۆن لەسەر جەستەمان کاتێ تینومانە برسیمانە ینی ئاڕازەکانی دەرەکەی مامۆستا شەخواتی هەیەڵێ وەکو مامۆستا سالاری بێژەری ئێماڵێ بۆ خۆشی ئەڵێ من هەموو ساڵە لە ڕەمەزانە 4-5 کیلۆکەمەکەم تا ساڵێکی تر ڕەمەزان چی بخۆم هەر 3 کیلۆ سەرەکەوم ینی هەموو ساڵە عەجزی هەیە دکتۆر لەسەر دەرونی ئێمە ڕەمەزان ڕۆژوو ئیمانیات بابەتە ئیمانیەکان دینداری عەقیدە ئەگەر بە شێوازێکی ڕاست و دروست و سەلیم و وەسەتیت ئەوەی کە پێغەمبەر نەتونڕەوی نەشل ڕەوی بەڕاستی شەرع ڕەوی بین تا چەند لەسەر ئەگەر یەکێکمان گرفتێکی دەرونیشمان هەبێ ئەم ڕۆژووە ئەم دینداریەوەمان لێکا بەرەو هێوربوونەوەمان بێت خۆی لە ڕاستیە من مەجارێکم قسەمان کردەوە ڕۆژوو حکمت و فەلسەفەکەیەوەی مرۆڤ خۆی کۆنتترۆلکە هەنی چییە هیچی تریتیان نییە بەس بۆ مرۆڤ خۆی کۆنتترۆلکە خۆت کۆنتترۆلەکەی لە توێنێتی لە برسێتی لە غەریزەی جنس تەنانەت وەکو مەسەلەن لە جنێ و لە قسەی ناشرین هەموو شتێکە گریتەوە بۆ خۆ کۆنتترۆلکردن ڕۆژوو حکمەتەکەیەوەی هیچ حکمەتێکی تریتیان ینی چ حکمەتەکەی تری چیە بۆی خۆی گوت دەرونیش کۆنتترۆلەکە تەقوونەکە تەقوا چییە وەی پارێزکاریە لە هەموو شتێ پارێزگە لەخوا نزیکە بیتەوە ئەی تەبعاً دەرونی مرۆڤە هەمووی خۆی ڕۆژ شتێکی دەرونیە جستەی نییە بەڵە جستە ڕاست برسێتی توونێکی بەس دەرونێت چکە دەرونی بەرگی ئەوە ئاگرەکە برسیونە بێت ڕاست بەڵێ تەحملەکەی سەبرەگری بەرگاگری ئەبێ ئەمە و فێرکە دینی حەقیقی ئیسلام ئەم لە هەموو دینەکانە بۆ ڕۆژوو هەیە ینی ڕۆژوو بۆ فێری سەبر بی ینی جێک جار ڕۆژووگرتن جاری وا بۆ بەس قسەنەکردن بۆ سەبر بگری فێر ببی کۆنتترۆلی خۆتکەی ڕۆژوو عیبادەت ئەم دینەکان ئەمە ئەساس ئەسڵەکەیە بەس غاڵەتەکەی ئەمە غەڵەت بیگەێنین غەڵەت بە خەڵکی تێبگەێنین ئەم بە فاسق و ئەو بە فاجر و ئەو بە معتەزیل و ئەو بە نازانم مشریک و ئەو بێدین و ئەو نازانم چی بووە ئەمە خەتەرەکە لەمایە کە ناخۆ دین وەڵامە دین خەڵکی حەسەی خەڵک دیندار بە خەڵک بە دوای دینی ڕاستەقی حکاف چونکە دین ئەتپارێزە لەوەی غەڵەتی بکەی هەر چیەکەی لەم دنیا بیرەکەت هەیە لەو دنیا شتێکی تر لەوانەیە محاسبەیەکە بێ بەزگە تۆ هەز نەکەی بە محاسبەی خوا هەز نەکەی شتێکت هەیە لەسەرەوە لێ پرسیدنەوەکەت تەبەن ناتوانێت هەموو شتێک ئەنجام بدەیت کاتۆر دین بۆ چارەسەری گرفت هاتووە نەخۆی بێ بە گرفت بەڵێ ئێستا لێرە بەداخۆڵم بەشێکی بەتوانم دابنیشی مناقەشی هەنە ڤیدۆ بکەیت کە ڕێک هانی خەڵکەدا بڕۆ بەرامبەر بکوشە هەر ڕێگە لە بڕۆ بیکەم ینی مەجالیتیان نەهێڵێتەوە لەو حەماسەت و تووڕێی و هاوارکردنە و کیژە بەسەر خەڵکو و عنی هیچ منطقی ئەمە بۆ گەنجیش تەمان زۆر ترسناکە بۆ گەنج خەتەرە ئەیبینی خۆش بەسێ بەشێکی زۆری تاوانکارەکە لە گەنجە ینی بەدەگمەنەوە کەسی شابەتە من و کامەڵە بینی تاوانیشەوە ئەنجام بە بۆ گەنجەکە بەسەری حەماستەکە لەسەری کاریگەریە بێ و ئەمێنێتەوە لەگەڵە جێرە حەماسەتە حەماستێکی ئەیدۆلۆژیە کاتی خۆی ببینین مەسەل لەسەر لە نەوەتەکانە لە شەڕی مەسەلەی دوو حیزبە دەسەڵاتدارەکە چەند کەس لەسەرەوە یەکتری کوش هە لەسەر هیچ نەبوو یانی لەسەر پەڕۆیەکی سەوز و زەرد خەڵکی کوش عقلەتەکەی سە گۆڕاوە ئەمایان نەماوە شتێکە هاتۆتە جێگای بیکردنەوەیکی ترە یعنی جا لەس عشیرەتگەری خەڵکە و شتاکە هەر دەمارێگرە لە سوجنەوە بە عشیرەتەکەی ئەمانە هەمووی هەبووانی ئێستاش هەیە ئێستا هەیە خەڵک سوجنەوەیەوە بە عشیرەتەکەی تاوانێکی کاتۆر هەتا لە ڕووی دەرونی کاتۆر ڕەنگە شتە باشتر ئەزان کە جاری وهەیە لە مزاهرەیە کە خەڵک بۆ کوژرێ حەماسەت ئەیگرێت ئەچێتە پێشەوە ئەو حەماستە تۆ لە تەلەڤیزیۆنە ئایبینی لە سوورەیەک ئایبینی بۆ تۆ دروست نابێ بەس ئەو کەسی لە خودی ناو شوێنەکە جیاوازە زۆر جیاوازە بەڵێ بابەتێکی گرنگ بیرمان نەچێت حەزێک ئامە قسەی لەسەر ئام بکەین پەروەردەیە مامۆستا ئێمە کێشەمان لە پەروەردەیە هەیە کێشەمان هەیە لە پەروەردە یعنی ئێستا بڕۆ هەچی توێژین و دنیا هەیە بیخوێنەرەوە بۆ هۆکارەکانی کوشتن خۆکوژی تاوانکاری ئەڵێ خراپ مامەڵەکردن لە مناڵیە جوانە ینی ئەگەرە بۆ مناڵی ئێمە تربیەت و شێوازی پەروەردەکردنی مناڵەکە ڕاهێنانی لەسەر کۆنتترۆڵی تووڕێی دکتۆر گرفتەکەی پەروەردەیی لە مەبەستەوە لە ناو خێزانە یان لە ناو مؤسسە خێزان ئیعلامە کۆمەڵگا میدیا
قوتابخانە هەموو مؤسسەکان کاریگەریان هەیە جاما میدیا بینە سەر زەمی میدیا زۆر خۆسەبە جارە پێشەوە من لە کەسەر بەڕاستی پەروەردە بڵێن پەروەردە زۆر گرنگە پەروەردە بنیادنادی کەسێتیەکە کەسێتێکە بۆ بنیادنێ بۆ ئەم کۆمەلگایە کەسێک بنیادنەی بە هەڵپەیە هەڵچووە کەسێک بنیادنێ تووڕە و تەسوونە کەسێک بنیادنەی کە بەرگی هیچ شتێک ناگرێت و یەکسەر تەقێتەوە بەرامبەرەیە کەسێکی ئارام و لەسەر خۆ کە بە مامەڵەیش عەقڵانەکە طبعاً ئەمە پەروەردە بنیاتێنێ هەم لە خێزانەکە کە دایباب و خێزان پەروەردەیەەکە هەم کۆمەلگاکە من و توین منی سادە زۆر جارم بۆ خەڵک تێبگە ئێمە چینە کۆڵانێک و دوو مناڵ شەڕیانە چۆنێکیانەکەینەوە بە ئاشتی و لەسەر خۆ بە پێکەین بە خۆشی یانی چێک زلە لێ دێن بڕ بۆ ماڵەوە ئێکە تجدل لەم لێ ئازانم توندوتیژی سەبەبێکە بۆ کۆنتترۆلکردن بۆیە مناڵەکە فێرە بێ ئەنجا خێزان بە هەمان شێوە اینجاوەرە سەر مەسائلی قوتابخانەکانمان چۆن ئێمە مناڵ پەروەردەکەی لەسەر بنەمای ئەوەی کە تووڕە نەبێ عەسەبی نەبێ ئایا مامۆستاکانمان توانەوە بکەن ئایا ئەو مەنهەج و پرۆگرام بۆ ئەوە دانراوە طبعا ئەمە هەمووی پەیوەندی بۆ بابەتەوە هەیە پەروەردە زۆر گرنگە اینجا گەر میدیا تێبات بکەینە سەر میدیا بەڕاستی کارەساتە هەر کارەساتێکی زۆر گەورەیە ئێستا لە حەدانی یعنی ئەم ڕووداوی کوشتنە بە هیچ شێوازێک نابێ بەم شێوازە خەتەرە بگوازرێت ئەم دای ئەنەدا جایسە بە خۆ مشکلەکەم ئەم کارسەتە بەداخۆ بۆ خێزان و کەسوکاریان کە دووریداوە بەس کەس نازانێت چۆن ڕووداوەکە ڕوویەوە وایە 6 کەس لە ماڵێکا بوونە 6 مردون یعنی هێشتا نازانێت چۆنی دڵنیا بین کە ئەم کەسان ئەم کە تاوانی کردوگونجێ ئەوە پێشینەیەکە بە لە شتێکە بەس یعنی دێن تحلیلاتی بۆکەینەوە لەگدانەی بۆکەین ئەوا بووە وای کردو فلانی وا لێ کردو خۆی لەگدانەوەی خەڵک غەڵەتە نەقڵ بکرێکاتۆر تا لە شورتە و لە ئاسایش مشتڵەکەن تۆگە جوێن میدی سوشال میدیا خۆمە لە خەفەتا بەسیرێکی مەجبوری حچی ئەمە لە فلانە ئەو لە فلانی وا لێ کردووە لەسەر زەوی زار بووە لەسەر مڵک بووە لەسەر نازانم توندڕەوی بووە لەسەر ڕیش بووە لەسەر فلان بوو هەمووی هاتۆ پێ تحلیلاتی بووە کە هیچیش لەوانە یعنی هیچیش لەوانە ناگوجێ ڕاست بێت چکە من نازانین بەڕاستی چی بووە بەڕاستی نازانین ئێمە کاتمان نەماوە بەڵام کاتم ماوە بۆ یەک شت کاتمە یەک خاڵ 30 ثانیە یەک خاڵ یەک دیاردە زۆر باوە لەناو خەڵکە کە کەسێک نەخۆشێکی نەفسی تووشە بێ بە دینەوە ئیگرێ جا ئەڵێنم کەسە دیندارە من ناڵم ئەو تاوانە چۆن بۆ کوڕە چۆن بەس ئەڵێنم کەسە دیندارە ئەمە بەشێکە لە نەخۆشیەکەی نەک دیندار بێ ینی بە دینەوە ئیگرێ پێ باوەڕی وایە کە ئەبێ مەسەنجەرە پێ وایە پێغەمبەرە پێوەم حەمەی مەهدیە خۆی پێگەڕێ بۆی بە غەڵەت تێ نەگەین ینی جاری ئەڵێن کەسە زۆر تاوان تون و تیژە و ئیسلامێکی تند ڕەو و فڵانە نا هەموو جارتەوە بەشێک کە پێڵی سایکۆپاثۆلۆجی بەشێکە لە نەخۆشیەکە ئەفەرم جاری بە بێدینەوە ئیگرێ وڵا کافر بوو خوا غەزەبی لەکرد کاکە هەر بێدینەکەی بۆ خۆی نەخۆشیەکەی بە ئیلحاد ئیگرێ جاری نەخۆشیەکەی نەک ئەوە بۆ ئیلحادەکەەوە کار بە دیندارەکە بوو دەستخۆ زۆر بەڕێز دکتۆر جعفەر ئەمە پزیشکی پسپۆڕی نەخۆشە دەروونەکان سوپاس بووی کە لەم تەورێ لەگەڵمان بوویت دوای هەموو لایەکمان تەندروست بین لە دەروون و لە جستەشا یاخوا بەخێر بێ دکتۆری عەزێتمان نای ئەوسا شەخواتی حوا بزانم کەم کات تەواو بووە بەڕاستی تەنها 5 دقەمان ماوە ئەبێ من زۆر بە سەریعی بچمە لای شێف ئاخر قسەی لەگەڵکەم وردە تۆش خۆت حازر کە بۆ دوعاکان چکە بێت لە کاتژمێر 6 کۆتایی پێبێنی زۆر باش من دیارە لای تۆخوا حەفیزاکەم و باشە قوربان شێف دیارجان با بە دقەیەک دقە و نیوێک ئەگەر شتێک ما بێ سڵای خوارد لە بێت لێ بەخێر بێتەوە چێ بنکڕەمە ئەو بنکڕەکەیەتی بێت چاورە بەس زۆر باشە وتمان ئەمڕۆ برنج بە شویت بە پاقلەمان هەیە لەگەڵ قەلیەی شەقڵاوە من جاتە قەلی ئاکرێشم بیستۆ بەڵام ئەمڕۆ بۆ دروستێ کردووە ئەمەش زەڵاتەکەی کە وتمان بەتەما بووین کۆتایی پێ شتێک هەیە بۆ وتنیان نەوەڵە بەس هیوادارم حازر بۆ یاماوێتی ئەوە زۆری نەماوە تۆزێکی ماوە مەعازجان زۆر میخەرە ناو شاشەکە بەخوای سە خەڵک لەم کاتی ئەوادە فەقیرەها من خۆم حالێن حەزم لێتی ئەگەرێ نەبوو خۆم خوارد شتێکم خواردەوە خۆ بەڕاست بەڕۆژووی باشە ساواتەکەم ئەوە وتن نەیماوە یان کەمێکی چارێکێکی ماوەتر دوایەوە ئەوش دانی ڕازێنینەوە ئەو من کڕی برنجەکەیە بێت چاوریە گەتیقەتیبی زۆر وشکە جاوە چونکە بەزەیدی کاشۆکە کراوە و برنجەکەش برنجی دۆلفینسیە ئەوە هەر زۆر دوو بابەتی زۆر باشن ئەمەش ڕازانەوەی کە تەمەەن هەر برنجی دۆلفینسیەوە خۆزگە خێر یانە بۆوانیش خیاری دۆلفینسی خێر دڵویسی و میوەکانیش بە شەربەتی خارقی ئەمڕۆ لەم بابەتانە ئەو هینانە تێ نەکرد بە یەک تۆزە بیبەری تورم تێکردو لەوەیە ئەوەی بەڵێ زۆر باشە من هەر لە لای کاکە مەعازەوەی تر وردە کۆتایی بە گوڵستانی ئەمڕۆیەرین تەنها ئەوەی ماوەتەوە
دوعاکانە ستودیۆ بۆ مامۆستا شێخ فاتح بەجێڵین بەدڵ ئامین بۆ دوعاکانەکەین تا ئەڵقەیەکی نوێی پرۆگرامی گوڵستان هەموو لایەک بەخوای گەورە ئەسپێرین خواتان دەستان خۆش بێ کاکدانەگیان لەگەڵ شێفتیار لەگەڵ ئەم برا ئازیز و خۆشەویستانەی کەناڵی ئاسمانی پەیام لەگەڵ سەرجەم خوشک و برایانمان کە هەموو ئێوارەیەک نزیکەی 2 سەعاتێک کەم تا زۆر گوێ لە بەرنامەیی یاخود سەیری بەرنامەی گوڵستانەکەن و ئێواران لەگەڵ ئێمەیان ئێمەش بە دوعاکان بەسەرتانەکەینەوە ئینشاءالله بە وتە و ڕێنماییەکان بەسەرتانەکەینەوە خۆی گەورە لە هەموو لایەکی قبول بفەرمێ ئینشاءالله. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اللهم لا تجعلنا مع القوم الفاسقين واجعلنا من عبادك الصالحين الفائزين برحمتك يا أرحم الراحمين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. يا ربي خوايجان ظلمان دامزراوك لسريمان عاقبتمان بخير يا رب. يا كريم يا الله يا حي يا قيوم زمانێکی پارا و بە تەسبیحات و بە زیکری خۆتمان پێ ببەخشە دڵێکی دامەزرا و مطمئینمان پێ ببەخشە دەروونێکی ئاراممان پێ ببەخشە یا رب. یا ربی خوایە لە هەموو نەخۆشیە دەرونیەکان بمان پارێزە لە هەموو نەخۆشی قەلبی باتنیەکان بمان پارێزە خۆمان و نەوەکانمان و ماڵ و مناڵمان و کەس و کارمان سەرجەم ئازیز و خۆشەویستەکان و بینەرانمان سەرجەم مسلمانان یا رب. یا ربی خوایە ڕۆڵەی مسلمانان بپارێزە لە هەموو فکرێکی نامە و خراپ لە هەموو تاوانێک لە هەموو کوشتن و بڕینێک لە هەموو ئیلحاد و بێدینیەک لە هەموو توندڕەویەک یا رب. یا ربی خوایەکیان ئێمەی ئیماندار و مسلمان بەو جۆرەی کە تۆ ئەتەوێ بەو جۆرە بتپەرستین بەو جۆرە بتناسین بەو جۆرەی کە ڕێی محبانی خوایە خواپەرستی بکەین ڕێگەی محبەتمان پێپیشان بدە یا رب تا محبی تۆ بین تا تۆش ئێمەت خۆش بوێت. وەختی ئێمەت خۆشویست ئەبینە خۆشەویستی هەموو خەڵکیشمان خۆشەوێت ڕقمان لە هیچ کەس نابێت دەست درێژیمان بۆ هیچ کەس نابێت. إله العالمین ئەو ڕێ ڕۆشنەی خۆتمان پیشان بدە و وێڵ و سەرگردان نەبین شەیطانەکانی وەهم و خەیاڵ شەیطانەکانی بەسراوەی پشتی کێوی قاف دەرونی بەدخوازی ڕاهاتوو لەسەر دەستی شەیطان تەفرەمان نەدا و ڕێی ڕاستمان لێ تێک نەدا هیدایەتمان بەو دامەزراومان بکە. یا رب العالمین وڵاتەکەمان لە شەڕ و ئاژا و فیتنە و بەڵا و موسیبەت بپارێزە فەرحانی و خۆشی و ئاشتی و محەبەت بخەرە ناو هەموو چینەکانی خەڵکی کوردستانی خۆشەویستی خۆمان لە شەڕ و فیتنەگێڕان بیپارێزە لە دوژمنەکانمان بمان پارێزە یا رب العالمین لە داگیرکەران بمان پارێزە و جارێکتر نەکەینەوە ژێر دەستی داگیرکەران و زاڵمان یا رب دەستی داگیرکەران لەم وڵاتەمان بە دوور بگرە و دووری خەرەوە یا ئیله العالمین. یا ربی خوایەکیان مسلمانانی غەزە زۆر داماون زۆر ستەمیان لێ ئەکرێت فریایان بکەوە ئەم شەڕ و ئاژاوەیە بۆستێت و ئاهێک و ئیسراحەتێک بگەڕێتەوە بۆ ئەم میلەتە مسلمانانەی ئەم منتیقە و ناوچەیە کە ئاگری گرتۆ یا رب. یا ربی خوایە سەرفرازی دنیا و قیامەتمان بکە لێمان خۆش بۆ هیدایەتمان بە لە نەخۆشەکانمان یا رب العالمین شیفایان بۆ بنێرە لەوانەی کە وەفاتیان کردووە یا ربی لە دایک و باوک و کەس و کارەکانمان ئیله العالمین لە خۆشەویستەکانمان لیان خۆش بە و عەفویان کە دوعا و پاڕانەوەکانی ئێمە خێر و چاکەکانی ئێمەیان پێ بگا یا رب. یا ربی خوایە ئەوانەی مناڵیان لە مناڵی ساڵحیان پێ ببەخشە ئەوانەی تا ئێستا ژیانی هاوسەرێتیان دروست نەکردو بە کەسی باشیان بگەێنە ئەو خێزانەی کێشە و گرفت و مشکلیان هەیە مشکلەکانیان مەهێڵە یا رب دەروونەکان ئارام کەرەوە یا رب لەسەر قورئان و لەسەر ئیمان و لەسەر تاعەتی خۆت بمان کە بە ئەهلی زیکری خۆت یا رب تا زیکری خەڵکی بە خراپ نەکەین یا ربی بمان کە بە ئەهلی زیکری خۆت تا دەست و چاو و داوێن و هەموو ئەندامەکانمان پارێزراوە بێ لە هەموو گوناه و تاوانێ یا ربی خوا بمان کە بە ئەهلی زیکری خۆت تا لە گوناه و تاوان دوور بین
بەرشەفاعەتی حەزرەتی ڕەسوڵ اللهمان بخە صلی الله عليه وسلم، بەرشەفاعەتی قورئانمان بخە، بەرشەفاعەتی ئەم شەوانی قەدرمان بخە، بمانگەێنە بە شەوەکانی قەدر یا ڕەب، شەوی قەدرمان بە نەسیب بکە ئیلاهە العالەمین، شەوی قەدرمان بە نەسیب بکە. ئەم دوو کۆستە گەورەی کە بەسەر خەڵکی کوردستانە هات یا ڕەبی سێبارە نەبێتەوە، یا ڕەبی خوای گیان ئەم جۆرە کارە ساتانە دووبارە نەبێتەوە و جارێکی تر بنە بڕ ببێ یا ڕەب العالەمین و خەڵکی بەرەو هێمنی و ئاسایش و هێمنی خێزانی و دەرونی بچێ ئەرحەم الراحیمین و گێژاوەکانی توندی و تند و تیژی یا ڕەب العالەمین لە ناومانە نەوێنێ. تەوفیقمان بەو هیدایەتمان بە ڕێی ڕاستمان لێ تێک نەچێ یا ڕەب العالەمین، برایەتی و مەحەبەت و خۆشەویستی لەناو هەموو چین و کۆمەڵ و خەڵکە جیاوازەکانی کوردستانمانە دروست ببێت، چونکە تەنها خۆمان دۆستی خۆمانین. یا ڕەبی خوایە تۆش دۆستی ئێمە بە و میلەتەکەمان لە هەموو زەرەر و زیانێ بپارێزە. ڕزق و ڕۆزی و بەرەکەتی خۆ زیاد بکە لە سەرمان و مانگی پیرۆزی ڕەمەزانمان لێ قوبوڵ بفەرموو. اللهم آمين 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 يا مجيب السائلين ويا أرحم الراحمين ويا أكرم الأكرمين. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.